باوتان لێبێ من کۆبانە زەتم 29مین بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم لە تەوەری یەکەمی بەرنامەی پاشێوی ئەم شەو باس لە جەژن و ئاشتەوایی دەکەین لە تەوەری دووەمیشدا کە تەوەری تەندروستیە باس لەو نەخۆشیانە دەکەین کە ڕەنگە لە کاتی جەژنەوە تووشی مرۆڤ بێت و بە تایبەتیش باس لە نەخۆشی قۆڵۆن دەکەین بەڵام بەلەوەی بچینە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف هاوکارانم پاکەجێکیان لە دهۆکەوە ئامادە کردووە لە ڕۆژانی جەژندا یاخود لە ژیانی ڕۆژانەدا ئافرەتانی کورد زیاتر بۆ دەرەوە جلی بیانی بەکاردێنن بەڵام لە هەر کاتێک لە بۆنەیەکدا لە جەژنێکی نەتەوەییدا زۆربەی زۆری ئافرەتانی کورد جلی کوردی دەپۆشن. لەم جەژنەشدا بە هەمان شێوە بازاری جلوبەرگی ئەوانەیە کە جلوبەرگی کوردی دەدورن بازاریان گەرمە دوکاندارەکانی دهۆک دەڵێن لەم جەژنەدا خەڵکێکی زۆر سەردانیان دەکات بۆ دوورینی جلی کوردی. در هەلکەفتێکیدا ژنا کورد گرنگیە بێ جوانی و کارێ خۆ دەدات و دنەهاتا پتریا کچ کار دەکەن و دەچەند لە قوتابخانە و زانکوا دەخوێنن لەورا ڕۆژانە کارێ دەربەت دەکەن و گەلک گرنگی بە جلێ بیانیدەن دە هەر هەلکەفتێکا هەبیتن بەخۆب دەلیبە دەبینن و بەرە بازارە جلێن کوردی دەچەن. ڕاستی بەرەبتریا کوردی چونکو کەلتورێمەیەکی فلکلۆری کوردی جلکێ کوردینە کو مرۆڤ جلکێ کوردی دیار بتکو کوردەوەرێکی دروستە. جلوبەرێت کوردی ئاکی جوانترن هۆسا جوانترن ڕەیە من جوانترن یان چەند بۆ عیدا و مناسبەتی هۆسا گەلک جوانن یان مرۆڤ بەرخۆکە جلوبەرکێت کوردی جوانترە. لەبەرکردنا جلێن کوردی بوو کچێ جوانیەک جودا هەیە و دنەهادا بازارە جلێن کوردیên ژنا گەرم بووە و کچ و ژنên bajêrê dihûkê birêjeyeka mezin cilên Kurdî dikirin. Boropitir ya keçikan cilêbergê Kurdî dikene rojê münasebات وصا صحكي اندي بيتاوكي عايد نوروز بمناسبة بتني عالم جلكي كردي تكاتي تشكو جلكي كردي بس بمناسبة ما يمانة تزاني برا بتر دوام مادا همية عربينا موديلات الرجاكا جلا جلا كباشة قيران بدايات بتشكي تأثير كر فيجا في جلك باشة عالم علم تدي في طبيعته بريم فيجا في تينا تشكرين جلك جلوبر جبر کوکچ و ژن بەردەوام هەوڵدان جوان بهێنە پێش ji ber vê yekê jî çirav û qeyran kartêkirinê lêgirîngîdan bi ciwaniyawan nakin û di hemû kawdanan da ew li ser ciwanîkirinê diberdexamin ji bo ciwaniya karê xwe jî di helkeftan da giringiyê bi cilên Kurdî didin. Rêjîn Ehmed, Kurdistan 24 Duhok. بەڵێ لە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف مەلا دڵشاد گەڵاڵەیی پێشنێژ و تارخوێن لەگەڵمان دەبێت باس لە جەژن و ئاشتەوایی دەکەین. مامۆستا بەخێر بێت. زۆر سوپاس بۆ بەڕێستان. لێبوردەیی و ئاشتەوایی چۆن لە ئاینی ئیسلامدا باس کراوە تا چەند گرنگی پێدراوە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا زۆر سوپاستان ئەەکەم. زۆر سوپاس. خوای تەبارەک و تەعالە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض وعدت للمتقين دەفەرمێ ئێوە چێبڕچێ بکەن مسابقە بکەن بۆ بەدەستێنانی لێبوردنێکی پەروەردگارتان و بۆ بەدەستێنانی بەهشتێک پانتایی و فراوانیەکەی بە ئەندازەی فراوانی ئاسمان و زەویە وعدت للمتقين ئامادەکراوە بۆ کەسانێک کەوا پارێزگارن واتە پارێزگاری لە سنوورەکانی خوا ئەکەن. جا متقین چێن ئەو کەسانێک کە پارێزگارن ئەفەرمێ الذين ينفقون في السراء والضراء ئەو کەسانن کەوا لە کاتی هەبوونی و نەبوونیدا لە کاتی خۆشی و ناخۆشیدا دەبەخشن والكاظمين الغيظ ئەوانن کەوا ڕق و چینەی خۆیان ئەخۆنەوە والعافين عن الناس ئەوانن کەوا لە خەڵک ئەبورن والله يحب المحسنين خدای گەورە چاکەکارانی خۆشەوێ. دیارە لێرە لەو ئاەتە پیرۆزە بۆمان بەدیار ئەکەوێ کە بەخشین لە کاتی هەبوونی و نەبوونیدا و هەروەها خواردنەوەی ڕق و چینە و هەروەها لێبوردن بەرامبەر بە خەڵک چاکەکاریە کەواتە خوای گەورەش مرۆڤی چاکەکاری خۆش دەوێت. گەورەی لێبوردن چیە بە تایبەت لە مانجی ڕەمەزاندا؟ ئێمە سەرەتا دەبێ ئەو ڕەمەزانە پرسیارێک لە خۆمان و لە بینەرانی خۆشەویست ئەەکەین. ئایا مانجی ڕەمەزان کە قوتابخانەیەکی ئیلاهیە کە قوتابخانەیەکی خواییە کە ڕاهێنانێکە بۆ ماوەی مانگێک ئایا ئەو مانگە تا چڕات دەیەک کاریگەری لەسەر ئێمە هەبووە لە ڕووی دەرونی و لەو ڕوانەی کە ئێستا باسی ئەەکەم ئایا ئەو مانگە تا چڕات دەیەک وای لە ئێمە کردووە کە ئێمە ببینە مرۆڤێکی گوێڕایەڵ
بۆ فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا و ئایا ئەو مانگە تا چڕات دێک وای لە ئێمە کردووە ئێمە ببین بە مرۆڤێکی ئارامگر تا چڕات دێک ئەو مانگە وای لە ئێمە کردووە ببین بە مرۆڤێکی میان ڕەو واتە نەرمونیان و لەسەر خۆ ئەمانە هەمووی پرسیارن هەر کەسێک ئەتوانێت لە شوێنی خۆی وەڵام بداتەوە کەواتەوانەی ئەمانەی لێبەدینێت لێبوردەش و ئاشتەوایش حەزی لە ئاشتەوایش نابێت کەسێکی ئاشتەوایی نابێت بێگومان مانجی ڕەمەزان ڕاهێنانێکە بۆ ئەوەی مرۆڤی مسلمان تێیدا فێری لێبوردەیی و نەرمونیانی و لەسەرخۆیی و ئارامگرتن و تاعەتی خوای پەروەردگار بێت وێزگەیەکە بۆ ماوەی یەک مانگ بۆ ئەوەی مرۆڤی مسلمان شەحن ببێتەوە بۆ 11 مانجی تر ئامادەیی تیا بێت بۆ 11 مانجی تر مرۆڤێکی مرۆڤ دۆست بێ مرۆڤێکی خاک دۆست بێ مرۆڤێکی جیران دۆست بێ مرۆڤێکی بەسەبر و بە ئارام و لەسەر خۆ و هێمن بێ ئەو مانگا ڕاهێنانە بۆ ئەوەی بۆ ماوەی 11 مانجی تر ئێمە ڕابین بەڵێ کەواتە ئیسلام مسلمانان هەان دەدات کەسێکی لێبوردە بن حەز بە ئاشتەوایی بکەن بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر ئێمە سەیری فەرمودەکانی پێغەمبەر بکەین درودی خوای لەسەر بێ پێغەمبەری خوا دەفەرموێت صل من قطعك وأعطي من حرمك واعفو عمن ظلمك ولا تخن من خانك ئەفەرمێ ئەو کەسەی کە هات چۆتناکە تۆ هاتچۆی لەگەڵ مەپچڕێنە بۆ چکە ئەگەر وەکو ئەوت کرد هیچ جیاوازەی لە نێوان تۆ ئەو دانامێنێتەوە واعفو عمن ظلمك ئەو کەسەی کەوا ستەمت لێ ئەکات خراپەت لەگەڵەکە تۆ لێی ببوورە ولا تخن من خانك ئەو کەسەی کە خیانەت لێ ئەکات تۆ خیانەتی لێ مەکە و ئەو کەسەی لە کاتی هەبوونی و نەبوونیدا یارمەتی تۆی نەداوە لە کاتی هەبوونیدا ئەگەر ڕۆژگار وای لێ هات تۆ بووی ئینسان بووی بە مرۆڤێکی هەبووی تۆ یارمەتی ئەو بدا ئەی چۆن ئیسلام هانی مرۆڤی مسلمان نادا بۆ ئاشتەوایی و پێکهاتنەوە و لێبوردەیی لە کاتێکدا کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ پەیامێک لە پەیامەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە پێغەمبەر هەڵگیری بووە ئەوە یەکێکە لە پەیامەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لێبوردەیی لاوازیە یان نفس شکاندنی دەوێ لێبوردەیی لاوازی نییە بەڵکو لێبوردەیی بەهێزیە ئەگەر سەیری ژیانی پێغەمبەر بکەین درودی خوای لەسەر بێ لە کاتی بەهێزیدا لەو پەڕی دەسەڵاتدا لێبوردە بوو بەرامبەر بەچێ بەرامبەر بەو کەسانەی کە لە مەککەدا ئەزیەت و ئازاری پێغەمبەر و مسلمانانیان داوە کاتێک کە خوای گەورە فتحی مەککەی بە نسیمی مسلمانان و پێغەمبەر کرد درودی خوای لەسەر بێ ئەو کەسانەی کەوا ئەزیەت و ئازار و ئەشکەنجەی پێغەمبەریان دابوو مسلمانانیان لەسەر زێدی خۆیان دەرکرد بوو ماڵ و سەروەتیان داگیر کردبوون هاتنە بەردەمی پێغەمبەر گوتیان چیمان لێ ئەەکەی پێغەمبەر دووری خوای لەسەر بێ وەڵامی داوە فەرمووی اذهبوا فأنتم الطلقاء بڕۆن ئێوە ئازادن تەماشاکە یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵگیری ئەو پەیامە بووە و ئەو پەیامە لە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ ڕەنجی داوەتەوە باشە مسلمانان تا چەند توانی ویانە ئەمە پەیڕە بکەن و جێبەجێ بکەن داوای لێبوردن ئەەکەم ڕێگەن نەدام وەڵامی پرسیارەکەت تەواو بکەم بەڵێ پرسیارەکەت ئەوە بۆ پرسیاری یەکەمت ئەوە پرسیاری دووەمیشت وە بیرم بینەوە وەبیرم بینەوە باش پرسیاری یەکەم کە فەرمووت ئایا لێبوردن لاوازیە طبعا لێبوردن پیشەی پیاوە گەورەکانە لێبوردن نیشانەی گەورەیە لێبوردن مانای ئەوە نییە کە تۆ لە کەسێک ئەبووری ئاشتەوایی لەگەڵ دەهێنیتە دی لەگەڵی بەرپاەکەی ماناوانیە هەموو کاتێک تۆ هەڵەبی ئەو ڕازبی نە زۆر جار هەیە تۆ ڕاستی ئەو هەڵەیە زۆر جار هەیە تۆ هەڵی ئەو ڕاستە زمانەی وە نییە ئینسانێک کە لێبوردەیە ئەبورێ بەرامبەرەکەی خۆی لە هەڵەکان ئەبورێ عەفوی ئەکات چاوپۆشی لێ ئەکا مانای وە نییە ئەو مرۆڤە مرۆڤێکی بێهێزە یاکەم دەستەڵاتە یا توانای نییە نا وانە بەڵکو لێبوردەیی نیشانەی مرۆڤە مەزنەکانە باش پرسیارەکەی تریشت ئایا گوتم مسلمانان تا چەند ئەوەیان جێبەجێ کردووە ئەوەی کەوتت پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسێکی لێبوردە بوو ئایا لێبوردەییان تەطبیق کردووە جێبەجێیان کردووە لە ژیانی ڕۆژانیاندا پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ نا مەبەستم لە مسلمانانە مسلمانانی ئێمە بەڵێ مسلمانانی ئێمە ئەگەر ئێستا ئێمە سەیری شەرق الئەوسەط بکەین بە شێوەیەکی گشتی و وڵاتی خۆشماندا بەڕاستی لێبوردەیی زۆر زۆر بێهێزە بێهێزە واتە هۆکارەکەی چییە ئەو فەرمودانەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و قورئانی پیرۆز هانی مسلمانانی داوە تەنها دەقێکن دەقەکان جێبەجێ نەکراون زۆر بەکەمی جێبەجێ کراون پەیڕەوی لێ ناکەین جایا ئەوەتەی هۆکارەکەی ئەوەیە لە بیری ئەەکەین
لەبەر هەندێک خوای گەورە فەرموویەتی فەذەکیر فإن الذكرى تنفع المؤمنين بەبیریان بێنەوە چونکە بەبیرهێنانەوە سود بەخشە بۆ بڕواداران کەواتە بەبیرهێنانەوە زۆر گرنگی هەیە لەسەر ڕاگەیاندنەکان لە وتارەکانی هەینی پێویستە دائیمەن مامۆستایانی ئاینی کەسایەتیەکانی تر ئەوانەی کەوا پسپۆرن ئەوانەی کەوا مفەکیرن ئەوانەی کەوا پێیان ئەوترێت داعی ئەوانە بەردەوام پێداگیری لەسەر لێبوردەیی و ئاشتەوایی بکەن لەسەر لێبوردەیی و ئاشتەوایی بکەن دوای ئەوەش پندێکی کوردی هەیە کاکۆڤان دەڵێ گەورە ئەڕژینی گچکەش پێ لێ دەخشینی ئێمە لە گەورەکانی خۆمان فێر بووینە لە گەورەکانی خۆمان ئەو نالێبوردەیە لەسەرێ هاتووە ئەگەر تەماشای بەراوردێک و تێهەڵچینینێک لە نێوان کۆمەلگەی ئێستا و کۆمەلگەی پێشان بکەین بەڕاستی جیاوازیەکی زۆری هەیە لە کاتێکدا کە ئەو کات زانست ئەو لەو یعنی زانست ئەو تەتەوڕەی نەبوو ئەو پێشکەوتنەی نەبوو ئەگەر سەیری خەڵکی پێشی بکەین لەگەڵ کەم زانینیش کە خەڵکی ئێستاڵی خەڵکی پێشی نەزان بووە کەمیان زانیە لەگەڵ ئەو کەم زانینەوە ئەو سادەیەی ئەو ڕوحی لێبوردەیەی کە ئەوان هەیان بووە بەڕاستی ئێمە نیمانە هۆکارەکان چین پاڵنەرەکان چین هۆکارەکان ها گەورەکانن یان پەیوەندی بە ئیمانیشەوە هەیە هۆکاری یەکەم هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە سەر بێهێزی ئیمان بێهێزی ئیمان لە دڵ و دەروونماندا بۆ چونکە ئەگەر ئیمان و باوەڕ بەهێز بێ دەبێ فەرمودەی پێغەمبەر دووردی خوای لەسەر بێت کاریگەری هەبی لەسەر ئێمە دەبێ فەرمودەی خوای گەورە و میهرەبان کاریگەری هەبێ لەسەر ئێمە بێگومان خەڵکی پێشی قسە لەگەڵە کرد ئەو قسەی لە دڵدا هەڵ نەئەگرت بەس خەڵکی ئێستا قسەیەکی کەم ئەەکەی کە زەرەری هەیە بۆ ئەو کەم زەرێرێکی هەیە ماوەی ساڵێک لە دڵی خۆیدا هەڵەگرێ ئامادەیە ساڵێک خۆی لە تو دوور بگرێ ئامادەیە خۆت تێنەگەینی ئامادەیە بەو ڕێگایەدا نەڕوە کە تۆی پێدا ئەڕۆی تەنها لەسەر قسەی لەسەر یەک قسە لەسەر یەک قسەی بەسیط بێگومان دەبی ئەو ئاشتەوایی و ئەو لێبوردەیە لەسەرەوە دەست پێ بکە و هەروەها لە ژێرەوەش دەبی دەست پێ بکە لە ژێرەوە لە شوێ دەست پێ بکە لە خێزانەکان ئێستا خێزان کە پێک دی لە تاکەکانی خێزان دروستەکەن خێزانیش کۆمەلگە دروستەکە کۆمەلگە ئەو کۆمەلگەیە کە ئێمە هەمانە ئەگەر تاکەکانی خێزان لەگەڵ یەکتر ئاشتەوایی بەرپا بکەن ئێستا هەیە خێزان هەمووی لەبەر یەکتر هاتوتە دەرەوە بەسیمنەوەی ئەو ئاشتەوایی هەیە لە نێو خێزانەکاندا کەمە زۆر بەهێزە بۆ نمونە ئێستا ئەبینین برا هاتسۆی برا ناکە ژن و مێرد پێکەوە لە ماڵەوە قسە لەگەڵ یەکتر ناکەن دوو برایە لە ماڵەوە فکریان زیایە قسە لەگەڵ یەکتر ناکەن لە کاتێکدا زۆر شتێکی تەندروستە ئەگەر من بیر و بۆچوونم فکرم لەگەڵە تۆ جیاواز بێ ئاساییە من فکرەی تۆ ڕەفز کەمەوە باش بەڵام ئاسایی نییە شخصی تۆ ڕەفزیاوە هەیە المال والبنون زينة الحياة المال والبنون زينة الحياة الدنيا هۆکار زۆرن کە ئەمانە بەدوای ئەوە کەوتون هەندێک کەسەیە ئەوە هۆکارەتەیدا هەندێک کەسەیە خێزانەکەی ڕێگەنادا هاتسۆی برای خۆی بکە هەندێک کەسەیە بۆ نمونە ئافرەت لە ماڵەوە کابانی ماڵەوە ماڵی بابی هانی ئەدەن پیاوەکە کە سوکاری پیاوەکە هانی ئەدەن هەرکەسێکمانە دەکات بە هۆکارێ بکەن هانیان بدەن چیوا لەم کەسانە دەکات بۆ نمونە ئێستا بۆ نمونە من یعنی یا کەسێکی تر برای خێزانی هەیە وانە برای خێزانی لەگەڵ برای خێزان منیا لەگە کەسێکی من یا ئەو خانەوادە لەگەڵ ئەو خانەوادە ناتەباییان هەیە ناتەبایی ئەوان سرە کێشێ بۆ ناتەبایی بینی نێوان ژن و مێردەکەش جا ئەگەر ژن و مێردەکە لەگەڵ یەکتر لێبوردە نەبوون لەگەڵ یەکتر ناهەڵبوون ئەو نالێبوردەیە سرە کێشێ بۆ مناڵەکانیشیان یعنی کوڕەکان و کچەکانیشیان لەگەڵ یەکدی جا باوە سەرکەوین کاک قۆڤان بینە سەر ئاستی بەرزتر ئێستا حیزبەکانی کوردستانیش یعنی ئەوانیش وایان نەکردیا ئەو لێبوردەیەی ئێمە لەوان فێربین ئەو یەکتر قبولکردنە لەوان فێربین دەرسێکی وایان نەداوە بەو کۆمەلگایە بە ئێمە کە ئێمە تەماشای ئەوان بکەین کە ئێمە بینە ئاینی بۆم ئەرکە هەڵنەستاون مامۆستایانی ئاینی بە ئەرچی خۆیان هەستاون بە بێگومان یعنی لەبەر ئەوە وەناڵم کە من مامۆستایەکی ئاینیم بەس بێگومان مامۆستایانی ئاینی هەڵگیری پەیامێکن پەیامەکەش پەیامی گشت پێغەمبەرانە إن أريد إلا الإصلاح ما استطعت ئێمە چاکەکاریمانەوێت بۆ خەڵک نسبە هەیە لە ناو مامۆستایانی ئاینی ئەو نسبەیەش نا کاریگەری نییە لەسەر مامۆستایانی ئاینی خەڵک زۆربەی دێتە خودبەکان لە کاتی ڕۆژانی هێنی کوتاوی هێنی لە خوێندێت ئایا خەڵکەکەت بێ بۆ مامۆستایانی ئاینی ڕناگری بۆ کارەکەی ئەوەیە کە خەڵک ئەوەندە لێبوردە و لەگەڵ ئاشتەوایی نییە
من دڵنیام کاک کۆڤانجیان من دڵنیام خەڵکەکە 100% گوێ لە مامۆستایانی ئاینی ڕائەگرێ بەڵگەشم بۆ ئەمە زۆر شتە بۆ نمونە ئەبینین کاتێک کە لە کوردستاندا هەڵبژانێک ڕوئەدا هەرچی حیزبی کوردستانی هەیە هانا بە مامۆستایانی ئاینی دەینی پرسێکی نەتەوەی سەر هەڵئەدا هەرچی حیزبی کوردستانی هەیە هانا بۆ مامۆستایانی ئاینی دەینی دیارە ئەوانیش ئەو پەیامیان پێگەیشتووە کە خەڵک لە قسەی مامۆستایانی ئاینیدایە بۆ چونکە خەڵک خوای خۆی خۆشەوێ پێغەمبەری خۆی خۆشەوێ قورئانی خۆی خۆشەوێ بۆیە مامۆستای ئاینی و ڕێبەری دینی خۆشی خۆشەوێ کەواتە مەبەستەوەی حزبەکان و کەسە باڵاکان هۆکارن بۆ ئەم دەستی دەرەچیش هەیە دەستی دەرەچیش هەیە هۆکاری تریشمان هەیە لە تەلەڤیزیۆنەکان لە ڕاگەیاندنەکان بێگومان نایشارمەوە ئێستا موسەلسەلاتی وا لە هەندێک لە کەناڵەکان پێشکەش ئەکرێ کە ئەو موسەلسەلاتە بەڕاستی ناتەبایی کۆمەلگەی لێ ئەکەوێتەوە بەڕاستی هاندرن بۆ ئەوەی کەوا کۆمەلگا لەگەڵ ینی لە یەکتری بترازێ لە یەکتری ببیتەوە لە یەکتری دوورکەوێتەوە هۆکاری تریشمان هەیە بۆ نمونە ئێمە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان بێهێز کردوون زادێمە سەر ئەو بابەتەش پەیوەندیە کۆمەڵایەتیەکان مامۆستا دروستە ئەو کەسانێک کە لە یەک زویرن لە ڕۆژی جەژندا ئاشت نەبنەوە و بەخۆی کاکۆمان فەرمودەیەکی پێغەمبەر هاتووە درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ هەر مسلمانێک دەنجی خۆی لە مسلمان لە برای مسلمانی خۆی ڕابگرێ خۆی لێ بگرێ خۆی تێنەگەیەنێت بە هەر هۆکارێکی هەبێت لەگەڵی ئاش نەبێتەوە ئەگەر بمرێ بە مردنێکی جاهیلی ئەمرێ بە مردنێکی جاهیلی ئەمرێ بەڕاستی مسلمان نابی خۆی لە برای مسلمانی خۆی بگرێ ئەگەر بە تایبەتیش لە ڕۆژی جەژندا ڕۆژی جەژن ڕۆژی ئاشتەواییە ڕۆژی برایەتیە ڕۆژی خۆشەویستیە ڕۆژی پێکەوە بوونە ڕۆژی دەست درێژکردنە بۆ یەکتر ڕۆژی ڕەحم و بەزەیی و برایەتی و خۆشەویستی و تەباییە دەبێت لە ڕۆژی جەژندا ئێمە ڕۆژی جەژن بکەینە دەرفەتێک بۆ ئاشبوونەوە لەگەڵ یەکتر بە تایبەتی دراوسەکان لەگەڵ یەکتر برا لەگە برا دایک و باب لەگەڵ یەکتر ئەمانە ئەو جەژنە بکەنە دەرفەتێک و داواشەکەم لە حیزبە کوردستانیەکانیش لەو هەلو مەرزەی ئێستادا داوا ئەەکەم کە لەو جەژنەدا ئەو جەژنە بقۆزنەوە ئاشتەواییەکی سەرتاسەری پەیدا بکەن چونکە ئاشبوونەوەی ئەوان بەڕاستی بەرژەوەندی هەموو گەلی کورد و بەرژەوەندی هەموو کوردستانە باش مامۆستا هەندێک جار دەبینی ئەو کەسێک کە دەخوازێ لێبوردە بێ ئەو نیازەی هەیە بەڵام لە شەرمەی خەڵکەوە پێی دەڵێن کەسێکی لاوازە ئەمانش هەن بۆ نمونە دەخوازێت داوا لێبوردن لە کەسێک با لەگەڵی ئاش بێتەوە بەڵام وا سیرەکە کە هەست ئەو بە کەسێکی نزم دابنێ کەسی بەرامبەری بە گەورە سیر بکات پێویستە ئەو کەسانە چی بکەن بەخۆی قسەی خەڵک نەدان بەخۆی کاک کۆڤان ینی بە داوای لێبوردنەوە ئەڵێم هەندێک جار هەندێک دابوونەری تا تەسکە کۆمەڵایەتیەکان هەندێک دابوونەریتی تەشتی کۆمەڵایەتی زاڵە بەسەر دینیشمان تۆ دین چت پێ ئەڵێ دابوونەریتی کۆمەڵایەتیش چیت پێ ئەڵێ زۆر کەس هەیە بەگوێی دابوونەریتە کۆمەڵایەتیانەکە کە هەڵەنە بەگوێی دینەکەی ناکە کە ڕێنماییەکانی دینەکەی ڕاسترا بەگوێی دینەکەی ناکە کە ڕێنمایی دینەکەی ڕاسترا دوای ئەوە شەیتان کاریگەریەکی زۆری هەیە لەسەر نەفس و دەرونی ئینسان خوای گەورە فەرمێ ئین الشەیطان لەکم عەدوو فاتەخیذوه عەدووە باشە لە ڕەمەزاندا وەک دەڵێن شەیتانەکان دەبەسترێنەوە بەڵێ بێگومان دەبەسترێنەوە بە واتای چی بە واتای ئەوەی تۆ لە ڕەمەزاندا بە ڕۆژوو دەبی تۆ لە ڕەمەزاندا هاتووی مزگەوت دەکەی تۆ لە ڕەمەزاندا تەقوای زیاتر دەکەی تۆ لە ڕەمەزاندا چاوت دەپارێزی گوێسکەت دەپارێزی تۆ لە ڕەمەزاندا هاتووی هەموو شوێنێک ناکەی بەوەی بەڕاستی گێچی ئیمانەکە زۆر بەسەرتر دەکەوێتەوە کە بەسەرتر کەتەوە ئیمانەکە زاڵ بوو بەسەر کەم ئیمانیەکەدا ئیمانی باوەڕیەکە و تەقوایەکە گێچەکەی بەرز بووە کە زاڵ بوو لایەنی نەفسی شەیطانی ئارەزووی شەیطانی لە ئینسانەکەیدا زەعیف ئەبیتەوە بێهێز ئەبیتەوە ئەوە مانای بەستنەوەی شەیطانەکانە باش تاوەکو لێبوردە نەبین ئاشتەواییش بەرپا نابێت باشە پێویستە ئەو لێبوردەیە چۆن لە نێو خەڵکدا ببێتە نەریتێک خەڵک لێبوردە بێت ئەو بیرە تەسکەی وەلا بنێت و ئەو نەریتە کۆمەڵایەتیە وەلا بنێت کە پێی دەڵێ کە لێبوردەبی بە کەسێکی نزم سیر دەکرێت پێویستەوانە چی بکەن پێویستە ئەوانە پێداچنەوە بکەن هەرچەند لە بڕگەی یەکەم پرسیارت لێکم تازە بڕگەی پێشی ئێستا پرسیارت کرد زۆر کەس هەیە وا بیرەکاتەوە ئەگەر بێت و بچیتە لای برایەکی مسلمانی خۆی بڵێ کاکە من هەڵە بووم داوای لێبوردن ئەەکەم یان
ئەگەر ئەویش هەڵەبوو بی من داوای لێ بردنەکەم پێڵێن وڵا عیبە لۆ تو وڵا شەرمە کوچیە لای ئەوەی کو داوای لێبردننی یعنی ئایا پرسیارێک ئەەکەم ئایا ئێمە گەورەترین یا پێغمبەر بێگومان پێغمبەر ئێمە گەورەترین یا پەیامی پێغمبەر بێگومان پەیامی پێغمبەر ئیمامی هەمزە ئیمامی ئەوە وەحشی مامی پێغمبەری شەهید کرد مامی پێغمبەری مام کاتێک کە شەهیدی کرد پێغمبەر دووری خوای لەسەر بێ لە مەدینە شینی ئەجیرا لەسەر مامی خۆی سەحابە فەرمویان یا ڕەسوول الله ئەینەت فەرموو بۆ مردووان مەگریێن فەرمووی بەڵێ من کە گوتیتم مەگریێن مەبەستم لەو گریانە نییە ئەو گریانە گریانی سۆز و ڕەحمە مەبەستم ئەوە لە خۆدان و ناشکریکردنە من زۆر بەزەیم بە مامی خۆم دادێتەوە کەس نییە لەسەری بگریێ سەحابەکانی تر کە شەهید بوون کە سوکاریان هەیە لەسەریان ئەگریێن جا وەحشی کە مامی پێغمبەری شەهید کرد صلى الله عليه وسلم سەرڕای ئەوەش پێغمبەر دووری خوای لەسەر بێت لێی عەفوی کرد کەسیش نەیگوت پێغمبەر زەعیفە کەسیش نەیگۆ عیبە بۆ پێغمبەری نەعوذ بالله کەسیش نەگۆ دیارە پێغمبەر کەمە تا کات دەبێت مرۆڤ نابێ ئێمە گوێ لە خەڵک ڕاگرین کە من شتێکم پێ ڕاستە و مخالف و پێچەوانەی قیەم و ئەخلاق نییە پێچەوانەی دین نییە پێچەوانەی یاسا نییە بەڵکو لەگەڵ مرۆڤایەتیدا یەکتری دەگرێتەوە دەبێ بیکەم گفتوگۆی زیاتر دەکەین لەسەرم بابەتە با بزانین پاشێو لە شار شارۆچکەکان بەس شەوێکە سەرتاش دەستما دهۆک هاوکارم مەسعود محەممەد لە دهۆکەوە لەگەڵم دەبێت مەسعود ئەفدەمێتە باش بەس ئەس بێژم تووچە وان جانەوێک و کادە و تشتێت وەسا درزکن شیرنیە ji بۆ جەژنا ڕەمەزانی حەزر دەکەن بزانین حەزریên wan çina ji بۆی جەژنا ڕەمەزانی دەمیا باش بیتن کوڤان دیارە و پتریە خەلکێ دووکی عادەتێتوان وەسانە ینی پێشەک و ڕۆژانên جەژن بهێن ئەو دەست پامادەکاریات کەم تایبەتی بچێکردنا کادا لە هەندێک جایز بژنێ کولیچە الڤێرێ ئەدڤان دا ڕۆژێنداویەدا کوڤان قەرەباڵغی هەری زێدە نەتونێ سەر بازارانە بەڵکو سەر فڕنێ دروستکردنا نانیە تایبەتی سەمۆنا ji ber ku ev kulîçeyan kadin henê li mala ji daya jinan ve têne berhevkirin lê bijartina wan tîne firna em dê zetir gel kak beşarî yek ji hostayên çêkirina kadan dîsan jî li vê firnê kar ketin rojane renge bi dehan sêniyên hosta têne berdestewî ez dê zetir bi max bîtin kak beşar eger tu me behs kê ev kadên henê çawa têne çêkirinê û çêkirina va kada tinê duhokî yenî wisa xelk wisa çêtketînan jîn cudahiya wan heye gel parêzgehên dî اكو بيجن اذاك هندور ما يعني بو اكو بيجن جنك خير هندي بيرامتتن كودا تشت كان بدا المال بو تشبقى بافرن دركتي الفرنات تشت كان و افا كنت بيجن افكرنا هو تشوا يعني بيك هاتيتو تشنا باش تيتا تشي او جنك حبيبي بخو تشت كان مثلا ان هندك مثلا بالي چند روجكا اك اينا يا فستاقه اك اينا مثلا فستاق وهيكفين يعني سحبات توصى قال لك خوش من شنو يقول يعني فستاق وهيك فين قال لك خوش بخده ان جرام طون كان يعني درجه اي كان جهد كيف واجن كاتت في سحبته فاقا كادت تخرج باريت كان يعني جنك قال لك بيك وهاري كاريو كان مالك يكون طبعا مش حق دون سر هافي شيت كان جنك بتريو مال دهوك ياد في دمج دمج اللي شكرنا وانا بلا طبعا ايش دهكي دهت ديما كت رمضان دست بتكتن شكرنا كادا هندك مثلا بري رمضان هر شيء كرن بس كنت يعني هيك هنجهد وانا وساكر وانا بري دهر وجاكا ده ساكن ما شاء الله الفيري تجي عالم وخابصه وشنو كاجنا كوت عندك سينة خالد وانا يعني مدونا قلت من هاد مثلا قلت من حتى كان جيم قلت والله خدي حتى الساعه 6 حد ما فتر نشن تصني عامل فقير اوجد باشي واخو خونو توصيا قلت لي فرني دقه واش عشان مينات فرني دا حتى خد 5 دقائق 10 دقائق هند جارات من ودر كمان طبعا ام قال صمونه اقرا كوري من شورش كوري زتني شامل مثلا جيزونا ان جيزو هندنا ابد هني خرمينا ما ظنن يعني عندك عندك بيتشيك كان عندك موزن كان عندك بيتشيك كان يعني هريك وحزا خو بس دوكي وصوت شت كانيون جي هندي دافرندي جدواتر هندي مديتيا يعني بقى بس احكي هم عرضه الميسال الاربيل يعني اكو بيجن السليمانيه هم عرضه بيت خرمينا وجه عندك بيتشيك عندك موزن عندك فن يعني اكو بيجن بدك تشتجون تشت اول بازاري هنا كرن فرناهين تشت كان خذ النواكي ماله نواكي ماله يعني بقى هيك تشوف قال لك عالم مش تمامك يعني بسحبات هذا مش تمام كباي هزارك كادب دائما نجي خذ بيجا عالم اعرف خذ بيجي خالكينا امنشن اكل مثلا طومو يشتي
ديك خوتن گەل داینین بێگومان هی نانێ گەرمژی پێشکەش نوني كان دينا عالمي وما شاء الله يعني كنت بجن وافرنا بنابو دنجة يعني هندي مديتيا فرنا محمد صالح سپاس کاک باشار سپاس بله کوان اوا دیدی دیار اوا برهف کردنا کادان اگل بریم اوند که دی هاتن از بارم اوج هر کادانه اوجي كودنا مثلا عندك كسمتين عندك عندك کسمت شویا کاده شویا خذ كسمه اجري يعني غير شكلها نوتش بيتن اجري عندك آیا بطال آنجی مثلا عندك اريك حزو خوشت كتن جس حقي هي رنگي واش عند جانا عندك مثلا عندك اشتوك النوفدا بجمة يعني عندك جور افصالات ام تعجبين فستاق وهيك فينو يعني عندها سحبات سالا پتر خلکی کاده چکرینه آن سالن بوری والله حركوا ديف قدرة أخو بس عالمي أدبج متى تصدى تشيكرين تشكو أذا هذا يعني صاري بتشيكا أن العيدة هر کسی که مد بینید از بارم تا دل ماجی بره تا دل بيش متى بقول هم خویل بری کار دي كده باشه زور سپاس بله هم ده پاشی خون کاک باشار یار اوت خورمینه اوت شپیکاتا خورمینه أبد جرمي جهم كلام كبرتون أخوي زور سپاس بته بله کوان یعنی اوان بینن یعنی و داوی آماده کارین هاتنا جشن رمضان پیروزن کوپتریا مالباتن بجینین دهو که وکو عدد اگلیات یعنی شپیشیات نججنه دست بشکرنا کادات کن وسطی نفرن دا کل فرن بشوه که جوانتر بینه بجارتن و پاش پیشکشی وان مهوانم کنه روجان جشن دا قصد مال نوانت کن مسعود كوتولدو كيب مربوي كعافية بتكادك جيخار قالك سباس ما مصادقاني مولاي زنابتان بس من اللي بردي كر لدنيا دا قلت كسي شي مزنا او كساني اللي بردون لاوازنين بالكو قورية بو او كسا پاداشتي او كسانا لقيامت داتيا لروجي دواي داتيا ئەوە بوو لە سەرەتای بەرنامە باسم کرد ئەو ئاەتە پیرۆزەم هێنایەوە کە خوای گەورە فەرمووی وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين جا کەسێک کە خوای گەورە خۆشی بوێ دەبێت چ پاداشتێکی بداتێ دەبێت چ پاداشتێک و چ جەزایەکی پێ بدا کە لە دنیادا لێبوردە بووە دوای ئەوەی ئەو کەسەی کەوا لە دنیادا مافی برایەکی خۆی خواردووە یا زوڵمێکی لێ کردووە لە دنیادا لێی نەبووریوە لە قیامەتدا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێ ئەوە نمونەیەکە بۆ بەڕێزت دەینەوە فەرمێ قەسر و قسوور دیارە هەمووی جۆگە و جۆبار و ئاوی سازگاری لەبن دەرئەبێ لەبن ئەڕوا ئەو کەسە ئەڵێ ئەی خوایە ئەو قەسرانە ئەو خانوانە هیچێن باغ و باغاتێکی جوان هەمووی ڕازاوە خشتێک لە زێر خشتێک لە زیو خوای گەورەش ئەفەرمێ ئی ئەو کەسەیە کە بیکڕێ ئی ئەو کەسەیە کە بیکڕێ ئەویش ئەڵێت ئەی خوایە چێ پارەی ئەو باغ و باغات و ڤێلا و قەسر و قسوورەی هەیە خوای گەورەش ئەفەرمێت تۆ ئەفەرمێ بۆ ئەی خوای گەورە خوای گەورەش ئەفەرمێ لەبەر ئەوەی فڵانە برایەت لە دنیادا زوڵمی لە تۆ کرد بوو مافی تۆی خواردبوو نەیدابەوە ئێستا وەرە لێی ببوورە لە بەرامبەر ئەو لێبوردنت من ئەو باغ و باغاتەوە ئەو قەسر و قسوورەت دەدەمێ ئەو باغ و باغاتەی کە تەماشای ئەکا بۆیە دەست فەرمێ بڕۆ دەستی برایەکەت بگرە بیهینە بی بە بەهەشت دەیباتە بەهەشت جا ئەو کەسانەی کەوا لێبوردن بزانە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم فرميت ساكو خرابة وكويكنين ساكا خرابة أوي كوا خرابي لقل تو داكرت تو برامبر خرابة كيوي ولا ميوي بس بدوا بتساكا إن زاب برهما كيتيا كأنه ولي حميم أبيت الدوست يشي هر نزيتشتو زارشیان کە کۆڤەن لە حەزی ماڵی خوا لە تابقی دووەم تەماشام کرد پیاوێکی ئەفغانی تەوافی بەدایکی خۆی دەکرد داچ خۆی لە پشتێ کردبوو تەوافی پێ دەکرد لە دەورەی بەیت دەسووڕاوە کابرایەکی یەمەنی هات لە ناکاو خۆی بە پیاوە ئەفغانیەکە دادا بەدایکەوە بەر بەوە سەرزەوی پیاوە ئەفغانیەکە شەقێکی لە بناجوێی پیاوە یەمەنیەکەدا پیاوە یەمەنیەکە چوو دەستی ماس کرد لە ئەنجامدا ئەفغانیەکە دەستی بەگریان کرد یەمەنیەکەش دەستی بەگریان کرد منیش بە ناچاری لەوێ دانیشتن دەستم بەگریان کرد
کانگای ڕحم و بەزەیی و شەفەقەتم هاتە زۆر خۆش بەڕاستی یعنی ئەو هەڵوێستە جوانم دی بەڕاستی هەڵوێستێکی زۆر گەورەیە زۆر مەزن دەتوانی بە قسەیەکی خۆش و لێبوردێک کەسەکە تووشی شەرمەزاری بڵێ ئەو بەڵێ بێگومان جا ئەو کەسەی کەوا ئەبورێ هەم لە دنیادا پاداشتی زۆر گەورەیە چونکە ئەو ئینسانە ئەو مرۆڤە خوای گەورە هەر باشەی بۆ دێنێ وە لە هەم لە دوا ڕۆژیشدا لە قیامەتیشدا زۆر دەق و فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمودەکانی خوای تبارک و تعالی هەیە کە ئەوانە پاداشتێکی زۆریان هەیە لە قیامەتدا باش تۆ باس لەوە کرد ئەگەر دوو کەس لە یەکتری زویر ببوون لێی خۆش نەبێت لە ڕۆژی قیامەت ئەو باغ و باغات و قەسرەی پێ دەدرێت کەواتە ئەگەر لە دنیاش لێی خۆش نەبێت لە ڕۆژی قیامەت دەبێت لێی خۆش بێت ئیجباری نەکردیە دەبێت ئللا لێی خۆش بێ بەڵام ئەبینی هەندێک لە بەندەکان تەنها کارەکەیان لەسەرەوە وەستاوە کە لێبوردنی ئەو کەسە بەدەست بێنن خوای گەورە ئەیەوێ بیباتە بەهشت ئەو عەبدەی کە مافەکەی خوراوە ڕازی ئەکا ئەجینە ئەو کەسەی کە لە دنیادا سەری کەسێک ئەشچێنێ یان ماڵی کەسێک ئەخوا یان عارد و زەویزاری کەسێک داگیرەکە یان بوختان بە کەسێک ئەکا یعنی گرنگ هەر مافەک لە مافەکان کە لێی داگیرەکە یا لەگەڵی ئەکا یا خراپەیەکی لەگەڵەکە هیچ کەسێک ناتوانێ بەبێ ئەو کەسە خاوەن مافە لی ببورێ ئیلا خوای گەورە نەبێت باش ئەی ئەو کەسێک کە غەدر چ سزایەکی هەیە ئەو کەسەی کە غەدر دەکات طبعاً لە دنیادا بێگومان ئەو کەسە ئەگاتە پاداشتی خۆی ئەگاتە مافی خۆی کەسێکی تریش پەیدا ئەبی غەدر لەو بکە ئەوە یەک دووەمین چکە زوڵم پندێکی کوردی هەیە دەفەرموێ زوڵم لە ئەستوری دەپسێ زوڵم لە ئەستوری دەپسێ ئەو کەسانەی کە زۆرن لە ژیانی ئێمەدا لە ڕۆژگاردا تەماشامان کردوون لەسەر کردەکان لە قائیدەکان لە وڵاتە زلهێزەکان لە کەسایەتیەکان لە کەسی سادە لە ناو کۆمەلگادا کە زوڵمێکی گەورەی لە کەسێک کردبێ ئللا بە حەق خۆی گەشتیتەوە بۆ نمونە ئێستا کەسێک بەناحەق کەسێک بکوژێ بەناحەق کەسێک بکوژێ پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم بەشیر القاتل بالقتل ئەفەرمێ مژدە بەو کەسەی بکوژ بدە بەوەی کە ڕۆژێک دادەی بکوژرێتەوە بگاتەوە ئەوەی جارێکیان سەردەمی خۆی پاشایەکە بوو ئەو پاشایە ئاردی پیرەژنێکی داگیر کردبوو ئەو پاشایە قەسر و قسوورێکی بوو پیرەژنێک هات لە ڕۆک قەسری ئەو پاشایی خانشی دۆخۆ کۆڵیتێکی بەدار و بەرد و قوڕ و بەر دروست کردبوو ڕۆژێک پاشایەکە هاتەوە دیتی خانوێک لەوەیە پاشایەکە گوتی منزەری خانەکەی منی تێکدایە یەڵا ئەو خانەی لە ڕێک ڕیشەوە دەرینم دەڵێ پیاوەکانی پاشا چون خانەکەیان دەرهینا لە ڕێک ڕیشەوە اینجا پیرەژنەکە کە هاتەوە دەبینی چخانی نەمایە دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان گوتی خوای پەروەردگار خۆ ئەگەر منیش لێرە نەبم تۆ لێرە بووی کو ئەو زوڵمەت قبول کرد ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا ئەجێڕیتەوە بۆمان ئەفەرمێ خوای گەورە تەخت و بەختی ئەو پاشایی سەرە و ژوور کرد لە قیامەتیشدا ئینسانی زاڵم ئینسانی خراپەکار لەگەڵ خەڵک ئەها پێغەمبەری خوا دەفەرمێ زۆر کەسەیە لە ئومەتی من نوێژ و ڕۆژی زۆری پێیە حەجی زۆری کردیە عومڕەی زۆری کردیە سەدەقەی زۆری کردیە بەڵام لە قیامەتدا دەیهێنن دەڵێن ئەو کەسە لە فلانە کەسیدایە سەری فلانە کەسی شکاندیە ماڵی فلانە کەسی داگیر کردیە بوختانی بە فلانە کەسی کردیە پێچینەوەشی لەگەڵ دەکرێت ئەفەرمێ بیبنە دۆزەخ ئەو ئینسانە ئەو مرۆڤە ببنە دۆزەخ باشە مامۆستا زۆر جار دەبین لە ئەنجامی کێشە کۆمەڵایەتیەکاندا بە تایبەتیش لە دوژمنداریدا پێویستە بکوژەکە هیچ لایەنی کوژراوەکە لێبوردە بن باشە یاخود ئەوە تا کوشتن بە کوشتن خوای گەورە لە قورئانی پیرۆزدا وەڵاممان دەداتەوە دەفەرموێم ئەگەر کەسێکی کوشت ئەو کەسە شەرعەن ئەکوژرێتەوە بەڵام ئەگەر لێی ببورن ئەوە باشترە وەسڵح خەیڕون لێبوردن باشترە لێبوردن چاکترە ئەجینا ئەوانەی خاوەنی کوژراوەکەن مافی خۆیانە بکوژەکە بکوژنەوە مافی خۆیانە مافێکی شەرعی خۆیانە مافێکی یاسایی خۆیانە بەڵام لە کاتێکدا کە ببورن لێبوردنەکە زۆر گەورەترە باش لێبوردنەکە گەورەترە هیچ کاتێک هەیە لێبوردنی تێدا نەبێت چ کەسێک لە هەموو کەسێک گەورەترە خوای گەورە یەکێک لە سیفەتەکانی چییە ئەلعەفوو لێبوردەیە خوای گەورە ئەو عەبدانە ئەو بەندانە کە خوای گەورە دروستی کردوون هەزاران ناز و نیعمەتی لەگەڵ کردوون ئەم گردونەی لەبەر خاتری ئەو مرۆڤە دروست کردووە ئەو هەموو ناز و نیعمەتەی پێداوە لە ڕزق و ڕۆزی خوای گەورە ئەخوا
ئەو بارانە ئەبارەی لە بەخاتری ئەو بەندانە ئەو کەش و هەوای دروست کردی بەخاتری ئەو بەندانەی خۆی ئەو ڕۆژ و مانگ و ئەستێری دروست کرد لە بەخاتری ئەو بەندانە لەگەڵ ئەوەشدا ئەو عەبدە پێچەوانەی فەرمانەکانی خوایە گوناحێک ئەکا دەیان گوناح ئەکا تاوانێک ئەکا ئایا خوای گەورە بە گەوری خۆی لێبووری یان نا بێگومان لێبووری بێگومان لێبووری هیچ کاتێک لێنەبوردن نییە دەبێ خوای گەورە لە هەموو کەسێک لێبوردەترا ئیلا لێ ئەبووری لە هەموو حاڵەتێک لە هەموو شێوازێک لە شێوازەکانی ژیان لە ئەنجامی هەموو هەڵەیەک لێبوردن باشترە باش مامۆستا گفتو کارم کاروان ڕەحمان لە سلێمانیەوە خواردنە باشی پێشانی مادەن هیچ لۆمە قەیناکە ڕۆژی جەژنە دەیخۆین ئینشاءڵڵا ئێمە هاوکارم کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت کاروانم کاتت باش تۆ لە نێو بازاری سلێمانی بڵێن بە گەرم و گوڵ ئەگەر هەڵە بە هەمان شێوەی هەولێریش خەڵکێکی زۆر ڕوو لە نێو شاریان کرد بۆ ئەوەی پێداویستەکانی جەژن بکرن تۆ دەتوانێت ئێستا لەگەڵیان قسە بکەی و بزانین چۆنە ڕەوش لەوێ بەڵێ کۆڤان سڵاو لێوە سڵاو لە بینەرانی کوردستان 24 بەر لەوەی باسی دۆخی ناو بازار بکەین کە پێچێ ئەم شەو کۆتا پاشێوی مانگی ڕەمەزانی پیرۆز بێەوە خەڵکان بۆ پێداویستی شتەکانی خۆیان هاتونەتە ناو بازار ئۆیانەوەی شمەکەەکانی جەژن بەدەست بخەن بەر لەوە ئەمانەوە باسی هەواڵە بکەین کە خۆش نییە بەداخەوە ئەویش هەواڵی سەربڕینی ژن و پیاوێکە لە گەڕێکی بەختیاری شاری سلێمانی کە ئەم شەو ڕووداوەکە ڕوویاوە ئەو ژن و پیاوە تەمەنیان 40 ساڵە بە پێی زانیاریەکان ئەوترێت هەردووکیان خەڵکی شاری هەولێرن و 2 مناڵیان هەبەوە ماوەی 4 مانگە هاتوونەتە شاری سلێمانی لە شوقەیەکی نزیکی مزگەوتی بەختیاری لەوێ ئەوان نیشتەجێ بوون تا ئێستا ڕووداوەکە تەموو بژاویە پۆلیسی سلێمانی لە زاری سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسەوە ئەویان پشتڕاست کردێتەوە کە پشکنین لە ڕووداوەکە بەردەوامی هەیە تەرمەکان بۆ پزیشکی دادوەری گوازرەونەتەوە هەڵبەتە بەر لەوەی بێمە ئێرە لە شەقامی مەولەوی بەلای پزیشکی دادوەری سلێمانی هاتمە خوار و هیچ جۆرێک لە خەڵک و قەرەباڵغیم نەبینی کە دەور و ڕێگەیە دروست بوو بێ بۆ ئەوەی زانیاری زیاتر لە کەس و کاریان کەسێکی نزیکی ئەو کەسانە وەربگرین کە بزانین ڕووداوەکان لەسەر چی بووە و ئەو دوو کەسە بۆچی کوژراون بۆ ئەوەی لەم کەشە خەمناکە دەرچین کە ڕۆداوێکی دڵتەزێنە باسی دۆخی ناو بازاڕەکەینەوە هەڵبەتە تا ئەم کاتی شەو وەک ببینن ئەنی خەڵکانێک هاتوونەتە ناو بازار و بە ئۆتۆمبیلەکانیان ئێستا ئەیانەوە بگەڕێنەوە و شمەکی خۆیان بەدەستێناوە هەڵبەتە لە ڕەمەزانی پێشوو لە جەژنی ڕەمەزان و قوربان و بۆنەکانی ترە ئەم شەقامە لە پێشترا دادەخرا بەڵام بەپێی پلانی ئەم ساڵی لیژنەکانی قایمقامەتی سلێمانی ئەم ساڵ ئەم شەقامەدا نەخراوە و کاسبکاران تەنها پێم وابێ بەشەوە توانیوتانە سڵاو لێبێ ئەم ساڵ هیچ ڕێگەیانان ئێوە لەسەر ئەم شەقامە کەسابەتی خۆتان بکەن و پارێک بەدەست بکەن نەخێر بە ڕۆژان نایڵن بەرکو بە تونترین شێوە سزامانێن لەم ڕۆژانەیە تەنها لەبەرەوەی چەند سانتیمێک لە دوکانێکی خۆمان هاتبووینە پێشتر بڕێکی زۆر غرامیان بۆ کردین دوکانت هەیە یان لێرە مێست دانەوە ئەوانە لە دوکانێکیشمان بەکرێ گرتەوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزانن کە ئیشی تیا بکەین بەڵام تەنانە لە دوکانەکەی خۆشمانە ڕێگەمانیان کە شتەکانی خۆمان بفرۆشین غرامێکی زۆریان بۆ کرد ئێمە پێشتر کوردستان 24 پێشتری بەداچوونی بۆ دۆخی کاسبکاران کرد لە ناو بازار قایمقامی سلێمانی لە شوێنتان بۆ دیاریکراوە بۆ نمونە قاتی سەرەوەی دەبۆکە بۆ ڕازی نابن بۆ شوێنانی بۆتان دیاریکراوە بۆ ئەوەی شۆستە و شەقامەکانیش چۆڵتر بن هەنێک لە هاوڵاتیانیش ئەڵێن بڕیارێکی باشە ئێستا ڕێگەکان کراوەتەوە خەڵکان نتوانن بە ئاسانی هاتوو چۆ بکات ئەو شوێنی کە ئەوان دیاری کردووە دیاریان کردو شوێنێکی باش نیانی تۆ ئەگەر بتێت چی بۆ شوێنێ شت بکڕی ناچی بۆ قاتی سەرەوە هەتا سەر جادە و شوێنە ڕئیسیەکان وەسابێ تەنان مۆڵەکانیش کە لە مۆڵەکانە تۆ ئەچی شتەکڕی یەکەم شوێن کە نهۆمی زەمینیە کە تۆشتی تیاکڕی زۆربەی ئەو شوێنانێک کە هەیە تۆ تااقەت نییە بشتە قاتی دوم یا قاتی سێم بۆ شتکڕینە یان تۆ بۆ شتێکی ئاسایی میوەیەک هەر شتێک بێت کە تۆ بیکڕیت چ پێی سەگافتی بۆ قاتی سێم یان قاتی چوارەم بۆ پێی ڕێگەیان نیان ئەم ساڵکاری کردوتە سەرەوەی کەمتر پارەتان دەست بکەوێت بەڵێ زۆر ینی لە چاو پار و پێرارە زۆر فەرقی کرد باشە ئەم شمەکانی کە لێرە دانراون هەمووی مۆدلی ئەم ساڵ بەڵێ ئەمانە هەمووی تازن باشە سپاس بۆ تۆ ئەلبەتە نقڵدانە و دانراوە و ڕەنگە هەر سبەینێ نادوو سپی خەڵکانێک بێن ڕێ ئەم نقڵدانەوە نقلی جەژنی خۆیان هەڵبگرن قوربان سڵاو لێبێ ئەگەر لە کاتی تۆش بگرم ببوورە یاڵە زۆر سپا بۆ جەنابێت دیارە نێوێ قسە بکات لێرە قماش فرۆش و ئەو کەسانی یانی کە پانتۆڵ و کراس و زۆر شتی کە لێدان راوە من ئەمەوێ بچمە لە ئەم سەر سات فرۆشی سڵاو لێبێ کاتۆ باشمان دوو نەبن تام کاتەی شەو چۆن نەماونەتەوە هێشتا مشتری ماوە وڵی
ئێسانش شەوان دۆزە قەڵەباڵەخە زیاتر لە ڕۆژەکە چکە ڕۆژەکە خەڵک بە بۆنەی مانگی ڕەمەزان و ڕۆژ و هیلاکێتەوە ناتوانێت بێتە بازار. هەموو جۆرە نقڵێکی تازەتان لایە کە بڵێن ئەمە مۆدێلی ئەم ساڵە و یان ساڵانە وای لێ ساڵانە ئەگۆڕێ مۆدیلەکە شەشەونەوە زیاتر لە مۆدیلی تازێت ئەگۆڕە جۆرەکانی خەڵکیش چۆنەڵی ڕغبەتی لەسەری هەیە. ئەم جەرەساتی کە لە بەردەمی ئێمایە ئەنی ئەگەر بە بەراورد بە 20 ساڵ لەمەوبەر ئەم هەموو جۆرە سەرس و نەوەعاونەوە هەبوو یان نەخێر تەنها وەک باسەکرێک جۆرە لە کشمیش و خورما و هەندێک گوڵە بڕۆژشتی سادە ئەو کاتەوا بوو ئەو کاتە ئێستا زیاتر نمونەی زیاتر و چۆنەڵی شتی زیاتر پێیا بووە. فرۆشتان باش بوو لەگەڵەوەی ئەڵەن قەیران هەیە و خەڵک کەمتر پارەی پێ بخوا فرۆش باشە بەڵام چۆنەڵی لەگەڵ پار و پێدار و بەس پێدارە زۆری فەرقە لەبەرەی ساڵ بە ساڵ زیاتر فەرقەکە بە بۆنەی ئەم بێبارەی و معاشی مۆزەف شتە دواکەوتووە. ئێمە لە چەند پارشەوێکی پێشووتر باسی ئەنی دۆخی سەر شەقامەکانمان کرد کاکە ئاریان وانە ئێوە تا چەند هەوڵتان ناوە ئەنی یارمەتی ئەو کەسانە بن کە پاکەوانن و کاری پاکردنەوە ئەەکەنەکانە میێڵە بچڕین و تەختیەکەین و دوایەوە کاراسانیان بووەکەیت دایانین هیوا هەیە چۆنەڵی یەت کارتۆنەکان ئەبا ئیشی پێێتی بۆ فرۆشتنیەتی هاتە لای لۆنشتەکان مێنێتەوە ئەوی ژەخێنە ناو علاقی گەورە یا ژوێنی گەورە دایانین هەتا خۆیانێت جەماعەتی شارەوانیەی بە کەوتە مڕعاتیوانتان کردووە بە تەئکیدی زۆر ماندوو نەبن خواڵستان زیاکە هەڵبەتە بەر لە نیو کاتژمێر کە من هاتمێرە ئێرە ئەنی زیاتر قەرەباڵغی هەبوو خەڵکێکی زیاتری لێبوو دیارە ئەم کاتی شەو ئیتر خەڵکانێک بۆ پارشێوکردن ئەگەڕێنەوە بۆ ماڵەکانی خۆیان ئەوە ئەو کەسبکارانش کە لێرن کاکە هیوا سەڵاو لە تۆش بێ ئەو کاتەوە باشتا چەنە ئەم کەل و پەلانی تۆ دادناوە ئەنی بەرەجەژنان سوودێکی زیاتری مادی دەسەکەوێت بەڵێ بە سوودێکی کەممان دەزەکەوێت ئەم ساڵ قایم لێمان کەو بەڕقا ڕزقی ئەم عالەمی هەر هەمی بڕی یعنی شتەکە زۆ بە ئینسافانە داوامان لێکە تەکلیفمان لێکە بە جمعە شەمەمان بەرێ قەرزارین تووشی کێشە بووین لەم ناوەیە هەر هەموو ئەم خەڵکی کە توی بینی هەر هەمووی تووشی کێشە بۆ قەرزارە ڕزقەکەمان هەمی بەزارە دەفرۆشی جۆمان لە زۆر لە خەڵکی بێ لە ناو تەکسی لە پاس لە شوێنە گشتەکان باز لەواکەن ئێستا ئاسانتر هاتوچۆکەن بە ناو شەقامەکانی ناو بازار و خەڵکانێک بە ئیساحەترە ڕوون پێ وانە حەقێکیش لە ئێوان هەبێ پێ دوانێ بێ ئینسافی نەبێت ئینسافیەکە ڕاستەکەی حەقی خۆتە حەقی خۆیەتی لەوەیانە بەڵام ئەتوانێت بە تەنزیم دامانێ یەک دووش ئێمە داوا شتێکی زۆرمان نەکردەوە سەعات و نیەک داواکەن لێ لە سەعات 5 نەرێ بۆ 6 و نیو یعنی خەڵکەکەش خەڵکی فەقیرە لەم ناوەشتە کڕێ بازی تر شتەکە ئاوایەت لێماکەوە بەڕقا و هیچ مەجای هاوکاری نەکردین ڕێزێکاکە مادوو نەبی هەڵبەتە زۆتری نەقسانی جۆمان لێ بوو ئەنی پەیامی و کەسبکارانە بوو کە لەسەر شەقامەکانن و ئەوان کەسابەتی خۆیانەکەن هەڵبەتە دیارە کاتمان بۆ جۆرە کاتمان نەماوێ کاکەزانە داوی لێکردم سۆڕێن بەلای میوانێک کە لێرەنە خەڵکانەکەتونێتە ناو بازار بەڵام من ئەمە ئاماژە بۆ کەم زۆترین پەیامی ئەوان بۆ بەرپرسانی ئیداری سلێمانی ئەوەیە کە ڕێگەیان پێبنیان کات و شوێنیان بۆ دیاریکری ئەوان کەسابەتی خۆیان کەنەوە گەڵێن ئەم جەژنە بەو جۆرە نەبوو کەسابەتەکەن هەڵبەتە من بە درێژایی مانگی ڕەمەزان کۆڤان با بە کوردی باز لەوە بکەم کە پاشێوان لە بەرنامی پاشیف لەگەڵەوە بووین سوپاسێکی تایبەت بۆ کاکەزانە وێنەگر کە لەگەڵما بوو کاکە یادگار هاوکارمان بۆ لەگەڵ محەممەد تەیب بوو زۆر لە هاوکارانی تر کە ماندوو بوون لەگەڵمانەوە ئێمە ڕاستەوخۆ بە درێژایی مانگی ڕەمەزان لەگەڵ ئێوە بووین منەگەڕێم بەلایەوە کاروان لە ماوەی ڕابردوودا کە من لە 15 ڕەمەزانەوە بەرنمەکانم وەرگێ زۆر سپاس دەکەین کە بەردەوام لە سلێمانیەوە لەگەڵم بۆ سپاس بۆ ستافی کامێرامان و ئەوانەیە کە لە پشت کامێرەوە کار دەکەن سوپاسیان دەکەین کە لە ماوەیان 15 ڕۆژە و لەگەڵمان بوون بەردەوام پاشیو و شەوانی ڕەمەزانتان لە سلێمانیەوە دەگواستەوە زۆر سپاس دەسمەلای هاوکارم ماوەت خەیڕوڵا ئەوش لە بەغداوە لەگەڵم دەبێت با بزانین ئێستا سەرتاشخانەکان جمعیان دێ لە خەڵک و تا بەرەبیانی شەگەر هەڵەنە بم زۆربەی سەرتاشخانەکان دەکرێنەوە ئابزانم لە بەغداد چۆنە تا چەند خەڵکی لە ئەوێش بامان شێوە جمعی دێ خەڵکێکی زۆر سەردانی سەرتاشخانەکان دەکە ئاوات فەرموو دەتوانی بچێنێ و سەرتاشخانەکان و قسان لەگەڵ بکەیە و کەسانێک هاتوون بە مەستی سەرتاشین بەڵێ ئەم کاتت باش کۆڤان دیارە کۆی کە باست لێوە کرد لە سەرتاشخانەکان جمەی دێ دیارە بەهۆی نزیکبوونەوەی کۆتایی هاتن یاخۆت نزیکبوونەوە لە جەژن هاوڵاتیەکی زۆر پێشەوەی کە جەژن بێت سەردانی سەرتاشخانەکان دەکەن بۆ
تاش بۆ سەرچاکردن بێ یاخود بۆ هەر شتێکی دیکە کە ڕیشتاشین بێ یاخود ئەو شتانی کە دیکە کە پێوەستە لەگەڵ نزیکبوونەوەی جەژندا هاوڵاتان سەردانی چێشخانەکان سەرتاشخانەکان دەکەن کۆڤان من دەوێن بازەوە کەم کە دیارە بەهۆی نزیکبوونەوەی ئەم چەند ڕۆژەی جەژن جگە لە سەرتاشخانەکان زۆربەی دوکاندارەکانی وەکو دوکاندارەکان و هەروەها چەند بازارەکان جمعیان دێ لە هاوڵاتیان کە سەردانی دەکەن من ئێستا بۆ زانیاری زیاتر دەچمە لای ئەم وەستایە کە بۆی کە پرسیاری دەکەم ئایا هاوڵاتیان لە ئێستادا بەهۆی جەژنەوە زیاتر سەردانی حلاق دەکەن یاخودنا مرحبا مواطنين تفضل إلى هنا مواطنين يعني شلون تيجون بالحلاقة يعني على مود القريب العيد؟ والله صراحة هذا العيد إقبال قوي للحلاقة ويعني الحمد لله والشكر شغل يعني قوي والزبائن يعني يتوافدون علينا بأيام العيد قبل العيد بيومين أو 3 أيام ويصير شغل يعني الحمد لله والشكر شغل الحمد لله والشكر يعني زين. يعني الساعة بيش يفتحون حتى ساعة بيش يعني يسددون؟ والله عادة نفتح الساعة بال10 ب12 الصبح ونعزل يعني بالساعة ب3 ومرات بال4 الصبح حسب الشغل حسب الحركة حسب الزبائن يعني يتوافدون علينا. وراء الصلاة مستمر مواطنين تجون؟ والله يعني نبقى للأذان الفجر شغل حركة زبائن توافد علينا على الحلاقة ويعني مرات للصبح مرات يعني ل3 هيجي حسب الحركة حسب الشغل يعني صراحة. فرق ما بين قبل نهاية رمضان وبداية رمضان يعني؟ والله صراحة كل ما يقرب العيد يعني يقوى الشغل علينا من الأيام الأخيرة تبدي من يوم 20 وتبدي 21 وتصعد الشغل يعني يتوافدون الزبائن على الحلاقة. وهو فرق؟ والله كل عيد خير وبركة يعني الحمد لله شغل يعني زين ويصير إقبال بالأيام الأخيرة بالأيام 3 أيام الأخيرة يصير إقبال قوي يعني الشغل يعني حيل زين الحمد لله والشكر. شكرا دسم الله يكيكي ديكا مرحبا اليوم يعني شنو حلاقة مال العيد على مدى العيد؟ والله قصة وتسريح. قصة شنو؟ قصة وتسريح. زين يعني عادة قريب العيد يعني مواطن تجون بالحلاقة؟ والله كل 10 أيام كل أسبوع نسين. زين يعني كل 10 أيام تجون بالحلاقة؟ ايش كل 10 أيام كل أسبوع نجي. زين ليش بالليل تجون بالحلاقة؟ يعني يقول لك ليش تجي على بالليل يعني تجون؟ هو دائما بالليل. وعندنا شغل الصبح. شكرا بەڵێ کویکە گوێ لێ بوو بۆچوونیە و وەستای سەرتاشە بوو هەروەها ئەو هاوڵاتیە کە باسیەوە کرد کە بەهۆی کارەکانەوە زیاتر شەوان سەردانی سەرتاشخانەکان دەکات بەوەی کە نزیک بوونەوە لەگەڵ جەژندا سەردانی سەرتاشخانەکەن و ئەو کارانەی کە پێویستە لە بەهۆی جەژنەوە بۆ ڕێکخستنەوەی چی پێوەست بێ بە ڕیژ یاخۆت پێوەست بێت بە سەرچاکردنەوە ئەنجامی بدەن. بەڵێ ئاوات زۆر سپاس کە لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس کە چەند شەوێکە لە بەرنامەی پاشیف بەردەوام ڕاستەخۆ لە نێو بەغدا پاشیوی بەغدامان بۆ دەگواسەوە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەو ستافەیە کە لە پشکامێراوە لەگەڵتن بەردەوامن کە ڕووماڵی یاخود پاشێ و ڕەمەزانی شەوانی ڕەمەزانی بەغدا بۆ ئێمە و بینەران و بیسەرانی کوردستان 24 دەگوازنەوە زۆر سپاس مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابتان. لێبوردەی بەرامبەر با غێرە موسڵمان دەبێت چۆن بێ؟ ئەو لێبوردەیە کە ئێستا باسەکەین دەمێکە کە ئێمە پێکەوە لەو بەرنمەیەدا باسی ئەەکەین هەر وەکو چۆن موسڵمان ئەگرێتەوە غەیرە موسڵمانیش ئەگرێتەوە ئەوانەی کە لە ناو وڵاتی ئیسلامدا دەژین لە ناو ئێمەنە دوای ئەوەی ئەگەر ئێمە سەیری وڵاتانی دەرەوە بکەین وڵاتانی ئەوروپا ئەوانەی کە لەوێ ئەژن ئەزانن چەمچی لێبوردەیی چەند بەهێزە لەوێن دەرێ بێگومان دەبی ئەیمەش لێبور دەبین ئێستا هەر نمونەیەکی زۆر بچووک کاتێک کە خەڵکی موسڵمان لە سووریا و لە شوێنەکانی دیکە ئاوارە بوو یەک وڵاتی موسڵمان ئەو ئاوارانەی وەخۆ نەگرت بۆ نمونە وڵاتێکی وەکو سعودیا وڵاتێکی وەکو قەتەر وڵاتانە خەڵکی موسڵمانیان هەڵ نەگرتەوە
تەماشاکە بەڵام ئەوروپا دەرگەی خۆی کردەوە ئەوە مێژوو خۆی دووبارە کردەوە ئەو کاتەی کە مسلمانان ئەزیەت و ئازار و ئەشکەنجە ئەدران پێغەمبەر فەرمووی اذهبوا إلى حبشة فإن بها ملكا لا يظلم عنده أحد فەرمووی بڕۆنە حەبەشە چکە مەلیکێکی لێ لە لای ئەو کەس زوڵم مستەمی لێ ناکرێت تەماشاکە مێژوو خۆی دووبارە ئەکاتەوە ئێستا ئێمە لە ڕووی لێبوردەیی و لە ڕووی زۆر لایەنی مرۆڤایەتی بەڕاستی ئەوروپا یعنی ئەتوانم بڵێم لە زۆر لایەنەکان لە پێش ئێمەی کردوتەوە واتە بە واتایەکی تر ئەو سود و قازانجانەی کە لە دینی ئێمەدا هەنا ئەو چەمکانەی لە دینی ئێمەدا هەنا ئەوان هەمووی تەطبیقیان کردیە نەک وەکو جیاواز لە وڵاتانی دیکە عەرەبی هەرێمی کوردستان ژمارەی زۆر لە پەنابەرانی لە خۆ گرتووە بێگومان جا لێرەدا مەسەن لێبوردەیی بەرامبەر بە مسلمانێک چۆنە بەرامبەر مەسیحیەکیش هەروایە باشە مامۆستا دوایین پرسیارم کاتم زۆر نەماوە جەژن وا دێت پێویستە مسلمانان لێبوردە بن بۆی ئاشتەوایی بێتە دی بە تایبەتیش ئاشتەوایی کۆمەڵایەتی تا ڕادێک لە نێو ئێمەدا ئەوە ئاشتەوایە کەمێکش پرزەیە پێویستە لایەنە سیاسیەکان چۆن بن چۆن لێبوردە بن بۆ ئەوەی ئەو دوورە پەرێزیە لە نێوانیاندا ئیتر بە کۆتای بێت بە تایبەتیش بەرەو ڕیفراندۆم و سەربەخۆی هەرێمی کوردستان ئەچین مامۆستای گەورەی کۆی ڕەحمەتی خوای لێبی مەلای گەورە ئەفەرمێ هەتا دەمرم لە بۆ کوردان دەناڵم عیلاجیان چۆن بکەم هاوار بە ماڵم جا درێژە بە شعرەکەی دەدا دەڵێ نائیبی چی عەریفی چی هەیهات ڕەبی ئەو قەمە بۆچی وای لێ هات دەرحەقی یەک ئەوەندە زۆر دەوەڕن بە تیخی دەم کە لەکەی یەک دەبڕن جا لێرەدا ئەمن لە سەکۆی بەرنامەی جەنابەت داوا لە هەموو لایەنە سیاسیەکانەکەم وەکو مامۆستایەکی ئاینی ئەوان کە بەرپرسی ئەو وڵاتن ئەوان کە ڕێبەر و پێشەوای ئەو خەڵکن خەڵک بالەوان فێری لێبوردەیی ببێ با ئەوان چەمچی لێبوردەیی لەو جەژنەدا بەهێزتر بکەن با ئەوان بەیەکەوە لەسەر شتێکی کەم یعنی ئەوە لێکتر وە دوور نەکەونەوە با کۆ ببنەوە ئەو فرسەتە کە خوای گەورە بەگەلی کوردی داوە بەڕەئی من ئاخر فرسەتە ئەگەر ئەو جارە کورد نەگاتە شتێک بەڕاستی کورد هەتامایە ناگاتە هیچ شتێک لە پێویستە ئەوان دڵی خەڵک خۆشکەن ئەوان ئاشتەوایی پەیدا بکەن لەسەر مێزی گفتوگۆ بەیەکەوە دابنیشن لەسەر شتێکی کەم لێکتر وەچی کورگۆتنی لوتی دەبانەکەن بۆ ئەوەی شادی و خۆشی بخەنە ناو دڵ و دەرونی هەمومان چاوەڕی ئەویان لێ ئەەکەین یەک پەیامی بچووکم هەیە ئەگەر بە کورتی یەک پەیامی بچووک داوا لە سەرۆکایەتی کوردستانەکەم ڕەحمێک بەزەیەک عفوێک بۆ سزنەکانی کوردستان دەربکات ئەوانەی کەوا حکومیان تەواو بووە یان ئەوانەی فاعیلیان نایتە بەردەست پێویستە لێبوردنێکی گشتی بە بۆنەی جەژن بڕیار بدەن بەڵێ زۆر سپاس مەلا دڵشاد گەڵاڵەیی پێشنوێژ و تارخۆین کە لە تەوریەکەمی بەرنامەی پاشی بۆ لەگەڵمان بەڵێ تەوریەکەمی بەرنامەی پاشی بە کۆتا هات ناوبڕێکی کورت وەردەگرین لە سەری کاژمێرەوە لەگەڵتان دەبم و تەوەری دۆمی بەرنامەی پاشی دەکەینەوە کە تەوەری تەندروستیە. ئەوەی پێشبینی دەکەین نزیکەی زیاتر لە 400 خێزان سوودمەند دەبن لەو هەڵمەتەی کە ئێستا ڕامان گەیاندووە بەڕاستی ئەوەی کە دابین کراوە ئەمڕۆ 16 مەوادی خۆراکی وشکەیە لەگەڵ هەندێک یاری منداڵانە و شیر و با بڵێن ئەوە پێداویستیانەی کە زۆر زەڕورین بۆ زیاتر لە 400 خێزان
ئەمڕۆ ئێمە وەکو لقی هەولێری کۆمەڵی مانچوری عراقی زیاتر لە 500 خێزانی کەم دەرامەتی ناوشاری هەولێر و دەوروبەرمان کۆمە کرد بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز و کەلوپەلەکان بریتین لە خۆراک برنج و شیرنەمەنی و هەتا دایمی منداڵان و دەرمانچا و ئاوی تەماتە و هەموو پێداویستی ڕۆژانەیەکەوە پێویستیان پێیە. ئێمە ماسی لە داغوقەوە دێنین ڕاستی ئەم فترەیە زۆرە ماسی ڕەواجی زیاتر بووە لە گۆشتی سوور لە بەغاوە دێنین جاربەجارێ بۆمان دێ لە ئاڵتون کۆپرێەوە ئیتر حەوز ماشەڵا لە داغوق زۆرە ئێمە لە کەرکووک بڵین مەطعمەکان زۆری خۆمان تەوزیعەکەین زۆر مەطاعم هەیە ئێمە خۆمان ماسیە دەینێ بە جوملە. بەرنامە هەیە ئیشاءالله لە تورکیاوە ماسی مجەمەدمان بۆ دێ زایدەن لە ئێرانەوە مەوسمێک هەیە لە مانگی تقریبان لە مانگی سێوە ماسی زندومان بۆ دێ لە ئێرانەوە بە سیارەی بەڕادی خۆیان هەیە ئۆکسسیژینی بۆ دانێن بڵی ئۆکسسیژین بۆمان دێ لە ئێرانەوە لە بڵین لە مەریوانەوە بۆمان دێ ئەلەو تەرەفانەوە لە بەحری زرێبارەوە زۆر وەخت لە تەرەفەکانی هەمووی حەوزیان هەیە. والله هیویدار بین بچه بهایت وانا گونجای وان قلبی قیرانی و بی وقتی نوکه و درابط عیدنا عرفات باور که گیران يعني نلبي وقتينا ونوكي نوكا القلبي قيراني ناقنجت يعني خلقك يا كشبري نوكا هاتبا 10 كيلو كريبان نوكا مجبورة بدي كيلو أبكرت. تبيني يوم بري في شرنا يوم وداعش بلا وداعش شبت سركي حمي سوريا بسوريا حلب وحمص وحماية بس شبي الرهاد جرني فترة كي بس أفصل باش بي يعني حتى سوري كتفي كده فدي في عيدة تقريبا أسبوع كده 4-5 روزة كي حركة شولي باشه بس بري هنگه كتيبي براستي يعني كتيبي نجلا كودي بس هم يعني باشه الحمد لله أنا خرابة. ڕاستە ناتوانین تەندروستی بکڕین بەڵام دەتوانین لە ڕێگەی خواردنێکی تەندروست بەدەستی بێنین. هەر کەسێکیش کاتی نەوێ بۆ وەرزشکردن ئەوە نەخۆشی بۆی دەدۆزێتەوە. پشکنین بۆ خاڵە لاوازەکانی تەندروستی دەکەین و باشترین ڕێگەی چارەسەر دەخەینە ڕوو. ژیانێکی تەندروست لەگەڵ ساڕێش.
دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەری دومی بەرنامەی پاشیف کە تەوەری تەندروستیە باس لەو نەخۆشیانە دەکەین کە ڕەنگە لە کاتی جەژنە تووشی مرۆڤ بن وەروە باس لە نەخۆشی قۆڵۆن دەکەین وەروە باس لە چەند نەخۆشیێکی دیکە دەکەین لەگەڵ دکتۆرێکی پسپۆری تایبەت کە لەگەڵمان دەبێت ئەو پرسیارانە هەین کە ئاراسی دەکەین بەڵام بەر لەوەی بچینە نێو تەوەری دومی بەرنامەی پاشیفە هاوکارانم پاکێجێکیان ئامادە کردووە تایبەتە بە هاوردەکردنی خورما بازرگانانی هاوردەکردنی خورما گلەی و گازندەی ئەوە دەکەن کە ئەم ساڵ خورمایەکی زۆریان سرف نەکردووەتە خەڵک خورمای زۆری نەکردەوە خورمایەکی زۆر لەسەریان ماوەتەوە شارزایەکی ئابووریش دەڵێت بۆی پارەی هەرێمی کوردستان نەچێتە دەرەوە داوا دەکات کە خەڵکی لە بری خورما مێوژوو هەنجیر بخۆن. ماه رمضان تایبەتمەندیە خۆیان هەیە دەف مسلمانان بە تایبەتی ژە عالیە خواردنێڤە. ڕەتەب و خۆرماژی ئێک جوان پێتڤیانە یەن پرێژەکە مازن دەهێنە خواردن دە ئەوێ مەهێدا. بازرگانێک دیار دەکات دە ئەف ساڵەدا بازارێ ڕەتەب و خۆرمێ یەکێن بوو لە قەپانەیەن مە. ئەف ساڵە گەلێک هات بەس نەچوو ئەف گەلە فەرقی بۆش گەل پار بارگەم سێ سیارەت ڕەتەبە فرۆتن ئەف ساڵە نیف سیارە ڕەتەبە نەچوو. ئەو دژم مریم خودی نیف سیارە نەچوو ئەف ساڵە. عید بارگە ئەوە کادا هەوێگاوێ مەوسمێ کادایە احتیمالە من تقریبا 100 تانە بەس یا خورما کادا منە هەی. ئەف ساڵە بژمەتە هەگە من 10 تان فرۆت بن ئەزی مەمنونم. ئیش 100 تانە. جلای خوبه شارزایک دواره آبوریده آماجه پی چنده دیکت رژین مزنین کلو پلان دهین نوا بازار کردستانه کومه پی گوهروان یه هی لیه تانو که چی گرینگی پی نهات یدان نمونه جی رتب و خورمنه همی هزر آبوریده اوه تو ده چاو بر همه خو پیش خو ده چاو فرقه اجدر و هزر دینی جه احتمال اوه بو اجبرنده قصب پیروزی هات یزانین و قصب پتشتک پیتویت آینی هات یزانین لاما کارتکنه اکید لسرمت کتن و ماکو ملتک اگر بران بر قصبی امنو که هجیره بخوین اگر میویجه بخوین اگر وان شیریناهیت گوت ولات مدد هنه بر همینان هم بخوین بگمانده پاروان بو ممینید دمه رمضان دا نزدیک 1500 تن خرمه و رتبان لناوا بازار دهوکی هاتینه فروتن و بو گوتن آبوریناسان اول رجه کامازن بو بازاری و دخازن پتر گرینگیه به پی گوهرنوان یه نابخوی بهت ادان دا که او پاره بمینید ادناوا بازارین کردستانه دا چکدار جمال کردستان 24 دوک بەڵێ لە تەوەری دومی بەرنامەی پاشیف دکتۆر محەممەد عومەرلەک پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی هەنا و دڵ لەگەڵمان دەبێت باس لەو نەخۆشیان دەکەین کە ڕەنگە لە جژنی ڕەمەزاندا مرۆڤ تووشیە و نەخۆشیانە ببێت بە تایبەتیش لە کۆندامی هەرسکردن و وەروە لە قۆڵۆنەوە دکتۆر بەخێر بێت ئەمە سەرتا باس لە نەخۆشی قۆڵۆن بکەین بە خەڵک شارزایەکی لەسەر نەخۆشی قۆڵۆن هەبێت بە تایبەت هەر کەسێک دەبینی دەڵێ من نەخۆشی قۆڵۆنم هەیە باشە نەخۆشی قۆڵۆن چییە؟ نیشانەکانی ئەو نەخۆشیە چین؟ بەڵێ نەخۆشیەکانی کۆئەندامی هەرز بە تایبەتی نەخۆشیەکانی قۆڵۆن چەند جۆرێکن بە پێی ئەو دەرهاویشتانەی کە نەخۆش شکایەتی لێ دەکات دەکرێت پۆلێن بکرێت بە سێ جۆرەوە بە تایبەتی بەشێک لەوانە بە شێوازی قەبزی دروست دەبن هەندێکشیان بە شێوازی ئیسهال واتە سکچوون و تێکەڵەیەک لەم دوانە هۆکارەکانی و هۆکارەکانی نەخۆشی قۆڵۆن زۆرن بەڵام زۆربەیان هۆکاری دەرونی یاخود بەدڕەفتاری لەگەڵ خواردنە یاخود دێنی سەرە و بابەتەنە دکتۆر باشە کەسێک شانسکی هەبێت یاخود چ ئیسهال بێ یاخود قەبزی بێت ئەمانە نیشانن بۆ ئەوەی کە کەسەکە کێشەی قۆڵۆنی هەبێ بە شێوەیەکی گشتی نەخۆشی قۆڵۆن ئەمە دەرهاویشتەی نەخۆشیەکانی قۆڵۆنە مەرج نییە کێشەکە کێشەیەکی درێژخایانی قۆڵۆن بێت چکە ئەوەی باوە لە ناو خەڵکیە بکە بۆ چەندین ساڵ دەڵێ ئێمە کێشەی قۆڵۆنمان هەیە زۆر جار ینی لە کاتی پشکنین و بە دوواداچوونە دەرەکەوێت قۆڵۆنەکە تەنیا تەمبەڵە یاخود تەنیا کارەکانی بە شێوەیەکی سوست و چالاک ناکات ڕنگ نییە کێشەیەکی گەورەی قۆڵۆنی هەبێ باشە کاری
قۆڵۆن چییە بەگشتی چ کارێک ئەنجام دەدات؟ کاری قۆڵۆن دوو کارە بە شێوەیەکی گشتی یەکیان هەرسکردنی خواردن و مژینی بۆ سوودگەیاندنی بەلەش بەشی دووەمی بەڕێکردنی ئەو پاشماوەی خواردنە کە سوودی لێ نابێنی و دەرهاوشتنی لە ڕێی باش مرۆڤ لە چ کاتێک تووشی قەبزی دەبێت لە چ کاتێک تووشی ئیسهالی دەبێت؟ بەڵێ لە هەردوو حاڵەتا تێکچوونی ڕێڕەوی خواردن لە ناو قۆڵۆنە و شێوەی حرەکەی قۆڵۆن هۆکاری سەرەکەین بۆ دروستبوونی سکچون و قەبزی لە کاتی قەبزیە قۆڵۆن باش حرەکە ناکات تەمبەڵە خاوە ئەمەش لەوانەیە هۆکارەکانی خواردن بێت دەرمان بێ یان نەخۆشی بێ یان بە ساڵاتچوو بێ تەمەەن لە کاتی ئیسهالە بە پێچەوانەوە زیاد لە پێویست ئیش دەکا یان لەوانەیە بەهۆی بەکتریایەکەوە یان بەهۆی هەوکردنێکەوە ئیتر کاری هەڵمژین و بەڕێکردنی خواردن تێک بدا لە قۆڵۆنە ئەمەش ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئینسان تووشی خواردن تا چەند کاریگەری لەسەر قۆڵۆن هەیە ئەو خۆراکانە چین کە زیانیان بۆی هەیە و ئەو خۆراکانە چین کە سوودیان بۆی هەیە بەڵێ خواردن بە شێوەیەکی گشتی تاکە هۆکارە ئەتوانم بڵێم زیاتر لە بڕی 150 هۆکارەکانی نەخۆشی قۆڵۆن دەگرێتە خۆی ئەوەش بەهۆی ئەوەی کە قۆڵۆن ئیشی لەسەر خواردنە و ئەو خواردانەی کەوا خراپن لە بۆ قۆڵۆن بە تایبەتی ئەو نەخۆشانەی کەوا کێشەی قۆڵۆنیان هەیە خواردنی قورس بە شێوەیەکی گشتی زیاد خواردن هەڵبژاردننی کاتی خراپ بۆ خواردن پێکاتەکانی خواردن ئەوەش کەم خواردنەوەی ئاو یاخود خواردنی چەرەزات و دانەوێڵە و بقولیات بە شێوەیەکی گشتی یان ئەو خواردانەی ڕێژەیەکی زۆر لە کاربۆیدراتیان تێدایە زیانیان هەیە ئەو خواردانەی کەوا بەسوودن تەنزیمکردنی کاتەکانی خواردن زۆر گرینگە و خواردنی هەر تاکێک لە ینی جەمەکانە خواردنێکی تێکەڵە بێت فایبەر دکتۆرەکان زۆر تەرکیز لەسەر سەوزەوات دەکەن بەڵێ ویستم بە تایبەت باسی ئەوە بکەم سەوزە بە ڕێژەیەکی دیاریکرا و سوودێکی زۆری هەیە بۆ هاتوچۆکردن و حرەکەی قۆڵۆن بە شێوەیەکی تەندروست و ئەکات ئەو خواردنەی کەوا لە قۆڵۆنایە و کە سوودی لێ نابینێ و زیادە لە جسم بە ئاسانی دەربدرێ لە شا بە تایبەتی ئەگەر بێت و سەوزە و ئاو و خواردنی تەندروست پێکەوە بخۆی باش دکتۆر زیاتر گفتوگۆ لەسەر نەخۆشی قۆڵۆن دەکەین بەس لە جەژن و نزیک دەبینەوە چەند ڕۆژێکی ماوە یان یەکشەمە یان دووشەمە یەک لەو دوانە جەژنە مرۆڤ لە کاتی ڕەمەزاندا دوو ژەمی هەبووە فتار و پاشیف بووە دواتر دێتەوە سەر ئەوەی کە دەبێتەوە سێژەم و لەوانەیە ڕۆژێکەمی جەژنیش دەکەوێتە سەر ئەوەی کە دەچێتە ماڵان چەرەزات و پاقلاوە و چکلێت و نازانە شتانە شروع خواردنەوە گازیەکان ئەو نەخۆشیە باوانەی کە زۆر تووشی مرۆڤ دەبێت لە ڕۆژی یەکەمی جەژندا چین ئەو کێشە تەندروستیانە و ئەو ئارێشانەی کەەوە تووشی هاوڵاتیان دەبێت بە شێوەیەکی گشتی لە ڕۆژانی جەژنە دەتوانین بڵین زیاتر لە نیوەی کێشەکانی کۆندامی هەرسن و هۆکاری سەرەکیش لە پشت ئەم کێشە تەندروستیانەوە خواردنە خواردنی ڕۆژانی جەژن هەروەکو جەنابەت ئاماژەت پێدا گۆڕانکاریەکی تەواو بەسەر کۆئەندامی هەرسی ئینسانە دێ بۆ ماوەی مانگێک ژەمەکانی دەگۆڕێ پێکاتی خواردنەکانی دەگۆڕێ ئەمە لەلایەکەوە ئیسراحەتێکی تەواو دەدات بە قۆڵۆنی و بۆ گەڕانەوە بۆ باری ئاسایی پێش ڕەمەزان و گەڕانەوە بۆ سێژەمە خواردن بەڕاستی کاتی دەوێ و زۆر جار وەکو جەنابەت ئاماژەت پێدا خەڵکی لە ڕۆژانی جەژنە بڕێکی زۆر لە شیرنەمەنی و پاقلاوە و ئیتر خواردنی قورس و گۆشت و ئەمانە ئەخۆن ئەبێتە هۆکاری تێکچوونی و شڵەژانی کۆئەندامی هەرسیان و تووشی دەرهاویشتەی خراپیانەکە کەواتە نەخۆشیەکان چی زیاتر تووشی دەبن مەبەستم لەوەیە خەبزی ئیسهالی قۆڵۆن بەڵێ لە مناڵانە بە شێوەیەکی گشتی ڕشانەوە و سکچوونە ئەوەش بەهۆی ئەوەی مناڵان زیاد لە بڕێک پێویست لە لەشیان
لە شیرنی و چکلات و چەرەزات ئەخۆن لە گەورەیە زیاتر تووشی هەڵچوونەوەی ترشی گەدە ئەبن و ڕەنگیشە وەکو مناڵ ببنە ینی تووشی ئیسهال و تووشی ڕشانەوە ببن. باش چۆن ئەو خۆراکانە ڕێک بخرێن لە جەژندا پێویستە چی زیاتر بەکاربێنرێت لە ڕۆژی جەژندا بۆ ئەوەی کاریگەرێکی ئەو تۆ لەسەر مرۆڤەکە نەبێت. جوانە بۆ ڕێخستن و دوورکەوتنەوە لەم کێشانە بۆی ڕۆژانی جەژنت بە شێوەیەکی تەندروست بەریتە سەر و بۆ سەردانی میوانان و دەرگای ماڵەکەت بکەیتەوە بە ڕووی میوانانە نەک لەوەی کە بکەوی لە خەستەخانە زیاتر تەرکیز لەسەرەوە دەکەمەوە لە شەوی ڕابردوش دکتۆرێکم لەگەڵ بۆ زیاتر تەرکیزم لەسەر ڕۆژیەکەمی جەژن کرد. منەمەوە کۆڕێنمایەک بۆ بۆی ڕۆژەکان ڕوو لە خواردنێ نەکات بۆی ڕۆژەکانمان بەخۆشی بەرینە سەر و خۆمان لە خەستەخانە فریاگوزارەکانە نەبینینەوە دەبێت خۆپارێزی بکەین خۆپارێزیش باشترە لە چارەسەرکردن و خۆپارێزیش بەم شێوەیە ئەبێت وەکو ئێستا ئاماژەی پێدەین یەک لەوانە وەجبەی یەکەمی خواردنمان کە لە سەرەتای ڕۆژەوە دەست پێکات باشتر وایە وەجبەیەکی زۆر خەفیف بێت کەواتەوە ئەوانە نەبێ لە ئێستاوە برنج و مەرەگەوانەیە حەزرکۆ بۆ بەیانڵێ نەخێر ئەوە هەڵەیە و بەداخەوە بۆ تەنەریتێکش لە ناو کۆمەڵگای ئێمەیە بە تایبەتی لەگەڵ ئەوەش پاش ئەوە میێوان ڕوتێ دەکا یاخود دەچێ ماڵان ئیتر دەست بە چەرەزات خواردن و فستق و چوکلات و ئەمانە هەمووی ڕێژەیەکی زۆر لە کاربۆهیدراتیان تایە ڕێژەیەکی زۆر لە چەوریان تێدایە ئەو گۆشتەی دەخورێ ڕێژەیەکی زۆر لە پرۆتیناتی تێدا ئەمە لۆدێکی زۆر ئەخاتە سەر گەدەی مرۆڤ و ئەم لۆدەش لە توانای ئەو گەدەیان نییە کە بۆ ماوەی مانگێکە ئیسراحەتی کردووە ئەبێتە هۆی تێکچوون و شڵەژانی دەتوانێت بەکاری بێنێ و خۆراکانە بەڵام بە ڕێژەیەکی کەم بڵێ کلیلی چارەسەر و دوورکەوتنەوە لەو حاڵەتانە هاوسەنگیە لە خواردندا. باش دکتۆر گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین بابزانین پاشێف لە دیاربەکرەوە چۆن هاوکارانم لە دیاربەکرەوە ئازاوێکیان ئامادە کردووە هاوکارم حەسەن کۆسەن لە دیاربەکرەوە ئەگەر هەڵ نەبم کەسێکی کێ حەسەن کۆسەن نییە هاوکارانم لە دیاربەکرەوە ئازاوێکیان ئامادە کردووە بابێ کۆبینەر و بیسەریان ئازلای ببین. دیشب شوا داوید آن پاشی و 2017 هانه و کوچه و کولان دیار بکری وکی کلو دبینن بچونه ها تمروان داگرتی الوه داره لسر همو کوچه و کولان لسر ریان اسنافان دزگاه خود دانینه نها جی جوانه کی لگل مایه ویجی دزگاه خود سر پیاره دانیه اما جه بپرسن به که دانوستندن اوی بازار اوی دوی شوا داوی ده شواه بله. نامی تبخیر؟ ناوی من ارسید. Peki Ersin'den üstlerinden fırıltıdan da harika çavadıça? Çok şükür abla, başı, hoştuça. Havina tiyem, tişörta havina difroşun. Bir 10 milyon difroşun erzane. Yani hoştuça. Ve çıkar hoşi beç abla, yani ne veki kareki sigortalı bir maaşı. Ten istero belede jmera mühlet daye, dibe istero jada vare. Yani pereki sal ki derken, hem çava derken şkara. Tamam hem difroşun şükür şkadara yani karime dibe. Levola hem bir dezgi tabi bifroşun teri mehkinake. Disa yani şükür şkadara. Hem duhazın yani bira fabrika hebben, bira işu kar çekin. Hem verin şkara bişkolun yani sigorta me bira çebe, maaşa kime bimehir hebe. نه سوقاقا abla, çetkin sokağa. Yani iş yukarı mı ev abla? Tişkidin tine, az jver tişkidi bejim. Az tişkiriya referanduma Kürdistan'ı dikim. Silava al-Hamuk Başuri Kürdistan'ı dikim. Emaneti xwedê bû. Şevbaş. Gelek spas. Spas. Belên hajî em ê derbasî gel esnafekî din bibin ew jî vê derê ciwanekî ew jî dezgehê xwe ji bo cejnê vekiriye û bi rastî wekî ku hûn jî dibînin gelek mirov da ketine. Kolanan em ê biçin be hevalê xwe ka ew jî ji bo danûstendinê karûbarî wî çawa diçe. Karubar idare belakı anaka beriya vamme ha Suriye çatışma çedibun
دكاني ورا قرتين جبلا كويجي ملت تبراج بارزانيه يعني انا بلكو دكانا يمكن تشتبالين ملت ما فقيرن ملت ما بپرن جبوكو ارزانی چه ببرن تشتی ارزان بگیرن تیم وان دراد سینن انا کال گوره مغازه کی 5 میلیونه لبا میلیون کیه جبرکو وسان جی ملت ما ربنا فقیره تیم برا کاوت کنه شوی شاغد کن بی آواجی ایش هم دقیقه çok şükür باشه yani ne خرابه gelek spas سپاس خوش ولی نهاجی ام دیسا دنهرن هفکار من هاکان گر نشانه و بدل در دور گلک قربال خیات ترافیکا باجر جی امتکارم بیجی کو ختماندیه موقعی که مگو تو ایشف شوا داوین آپاشی و سال 2017 هنه و گل نهاج بودان استندنا ججنه هرکیه کولانم زیار بکری. بله شیلان سپاس جبویتا هاکارم شیلان چلگن بمبستی جشن پیروز کردن او پیامنری ایمیا ل استانبول و روزانه پاکیجی هیا بلام بمبستی جشن پیروز کردن آنها هاتو توا دیاربکر و دیار خزم کسکانی هموی ل دیاربکر سپاس با کارم شیلان چلگن سپاس با کارم حسن کاکو سپاس با کارم صدق خیران تواوی استافی دیاربکر که لماوی رمضان دا که بردام لشوانی رمضان هم پاشیف هم شانی رمضان لا دیاربکر بۆ ئێمە بینەر و بیسەری کوردستان بچوار دەگواسەوە سوپاس بۆ ئەو کەسانەی کە لە ستافی تەکنیک و پشت کامێراشەوە کاریان بۆ دەکردن. دکتۆر دەگەڕێمەوە لای جنابتان خەمۆکی هۆکاری سەرەکی قۆڵۆنە خەمۆکی ناتوانین بڵین هۆکاری سەرەکی قۆڵۆنە بەڵام هاندەرە دەتوانین بڵین بە پاڵپشتی لەگە هۆکارەکانی ترا وەکو ئاماژەمان پێکرد خراپ بەکارهێنانی خواردن و باش هەڵنەبژاردننی کاتەکانی خواردن و چەندین ڕەفتاری تر کە ڕەفتاری خۆراکی خراپن لە پاڵ ئەمانەوە خەمۆکی و کەم خواردنەوەی ئاو و جگەرە کێشان و چەندین هۆکاری تر بەڵێ دەتوانن هاندەربن بۆ توشبوون بە کێشەی قۆڵۆ ئەو پەیوەندی نێوان گەدە و قۆڵۆن پەیوەندیەک لە نێوانیان هەیە ئایا تا چەند هاوکاری یەکترن بۆ هەرسکردنی خۆراک و بۆ ئەوەی کە مرۆڤە تووشی قەبزی نەبێت هەر کێشێک لە کامێکیان هەبێ ئایا کارگەر لەسەرەوەی دیکەیان دەبێت جوانە بێگومان کۆندامی هەرس وەکو ئامێرێک وایە لە چەند بەشێک پێک دێت سەرەتا لە دەم و شەویلاگەوە دەست پێ دەکا بۆ سوورێنچک بۆ گەدە ئەمجا بۆ بەشەکانی قۆڵۆن قۆڵۆنی بچوو قۆڵۆنی گەورە ئەمانە هەر یەک لە خۆیان کاری پێویستی خۆیان دەبێت ئەنجام بدەن بە شێوەیەکی تەندروست و ڕێکوپێک بۆ ئەوەی لۆتی خۆیان بەجێنێڵن بۆ پاشە خۆیان بۆ نمونە کەسێک کە خواردن بە پەلە دەخوا جوان نایگوێ زەختێکی زیاد دەکاتە سەر گەدەی کە کاری گەدەی نییە وە گەدەشی ناتوانێت کارەکەی بە شێوەیەکی تەندروست بەڕێ بکات ئەمیش دەینێرێ بۆ دوانزەگرێ لە دوانزەگرێەوە بۆ قۆڵۆنی گەورە و هەتا کۆتایی کێشە دروست دەکات لە بینی گەدە و قۆڵۆنە وەک جەنابەت ئاماژەت پێکرد لە پرسیارەکەتە یەکجار هاوکاری و هەماهەنگەیەکی زۆر هەیە بەو پێی گەدە مادەیەکی تورش دەرئەدا ئەو مادە تورشە هەوڵەدات شیتەڵی خواردن بکاتەوە بە تایبەتی خواردنە پرۆتینیەکان خواردنە چەوریەکان خاوی دەکاتەوە بچووکی دەکاتەوە بۆ گەردیلەی کەمتر کە ئەمە ئاسان ئەبێ بۆ قۆڵۆن بۆەوەی هەرسی بکات و هەڵی بمژێ لە کاتێکا گەدە نەیتوانی ئەم کارە ئەنجام بدا ئەم کارە بە خۆڵۆن ئەنجام نادرێ و کێشە دروست دەبێ بخۆڵ کەواتە هەر برینێک هەر کێشەیەک لە گەدە دروست بێت مرۆڤ تووشی نەخۆشی گەدە بێت کاریگەری لەسەر هەرسکردنی خۆراک و لەسەر قۆڵۆنیش دەبێت بێگومان باش ئەی بە پێچەوانەوە لە قۆڵۆنەوە بۆ گەدا کێشەیەک لە گەدە دروست بێت کێشەیەک هەبێت کاریگەری لەسەر لە قۆڵۆنەوە هەبێت کاریگەری لەسەر گەدە دەبێت بەو پێوەی ڕێڕەوی خواردن بەو ڕێزکەیە ئەڕوا لە گەدەوە بەرەو قۆڵۆن و گەڕانەوەی نییە یان ناگەڕێتەوە بەرەو گەدە زۆر جار کێشەکانی قۆڵۆن
بۆ پاشە خۆی بەجێ دێڵێن نەخێر زۆر کاریگەریەکی ئەو تۆی نابێت لەسەر گەدا. ئیسهالی و قەبزی لە ئەنجامی ناڕێکی قۆڵۆنەوە دروست دەبن؟ ڕەنگە ناڕێکی قۆڵۆن بێت ڕەنگە ناڕێکی گەدە بێت ڕەنگە هۆکارەکەی تەنیا ناڕێکی کارکردنی قۆڵۆن نەبێ لەوانەیە خواردن بێت لەوانەیە جۆری خواردن یاخود لەوانەیە دەرمان بەکارهێنانی دەرمان یان کەم جوڵەکردن یان چوونە ناوساڵەوە هۆکاری زۆرە ئیسهالی و کەواتە پەیوەندی بە هەردووچیانەوە هەیە. بەڵێ بێگومان. باشە کام چین زیاتر تووشی نەخۆشی قۆڵۆن دەبن لە منداڵان یاخود لە گەنجان یاخود لە ئەو کەسانی بە ساڵات چوون؟ بە شێوەیەکی گشتی ئەو جۆرە قۆڵۆنەی کەوا باوە لە ناو خەڵکیدا لە تەمەنی گەنجانە زیاتر هەیە کە ناسراوە بە تەهەیوج قۆڵۆن عەسەبی واتە هەوکردنی قۆڵۆن بەڵام بە ساڵاتوان زیاتر تووشی قەبزی دەبن کێشەکانیان زۆربەی کێشەی ینی چست و چالاکی قۆڵۆنیان لەدەسەدەن بەو هۆکارەشەوە قەبز دەبن. باش لە نێوچینی گەنجاندا بۆچی ئەو جۆرە نەخۆشیە باوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی وەک ئاماژەم پێکرد هەمەلایەنە یەکەمیان بەدڕەفتاری خۆراکی کە خۆی لە چەند خاڵێک کابینێتەوە حەزەکەم ئاماژەی پێ بدەم بۆەوەی هاوڵاتیان بزانن مەبەستمان چییە لە بەد ڕەفتاری خۆراکی. یەکەم تەنزیم نەکردنی خواردن کاتەکانی خواردن جۆرەکانی خواردن کەم ئاو خواردنەوە یان خەوتن لە دوای خواردنەوە یاخود خۆشوشتن لە دوای خواردنەوە یان کەم جوڵەکردن ڕاضەنەکردن ئەمانە هەمووی بە شێوەیەکی گشتی پێی ئەڵێن بەدڕەفتاری خۆراکی. باشە خەوتن و خۆشۆردن لە دوای خۆراک زیانی هەیە؟ بەڵێ بێگومان زیانی هەیە. کاریگەریان لەسەر چی دەبێت زیاتر ئەمانە؟ وا ئەکات خواردن بە شێوەیەکی تەندروست هەرس نەکرێت لە قۆڵۆنە و کە هەرسیش نەکرا ئینسانەکە تووشی دەرهاویشتەکانی هەبێت ئیتر لە جۆری ئەستوربوون بێت لە جۆری ئازار بێت لە جۆری غازاتی زۆر خەوتن هیچ جوولەیەکی تێدا نیە بەڵام خۆشۆردن جوولەیەکی هەر تێدایە بۆچی وە لە گەدە دەکاتەوە خۆراک هەرس؟ بەڵێ پاش خواردن نزیکەی ١٠ لە خوێن کە لە دڵەوە دەردەچێت بۆ قۆڵۆن دەڕوا بۆ ماسوولکەکانی قۆڵۆن دەڕوا بۆ مەعیدە بۆەوەی خواردن هەرس بکرێت. کاتێک کە مرۆڤ خۆیشوە ماسوولکەکانی حرەکە بێکا وەک جەنابەت ئاماژەت پێدا و ئەو خوێنە لەوانەیە شیفت ببێت یاخود گۆڕانکاری بەسەرا بێت بۆ بەشەکانی تری لەش بڕوا کەمتر بۆ قۆڵۆن ئەڕوا ئەمەش ئەبێتە هۆکاری ئەوەی کەەوە خواردنەکە بە جوان هەڵنەبێت. ئەی لە نێوان ئافرەتان و پیاواندا زیاتر نەخۆشی قۆڵۆن لە کام چین زیاترە لە نێو پیاوانە یاخود لە نێو ئافرەتانە؟ دەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی یەکسانە لەوانەیە تۆزێک لە ئافرەتانە زیاتر بێ بەڵام ڕێژەکەی زۆر بەرچاو نییە. بۆچی لە ئافرەتان زیاترە؟ بەهۆی ئەوەی ئافرەتان زیاتر بێت بەهۆی ئەوەی ئافرەتان زیاتر مەسەلەن بڵێن تووشی خەمۆکێ بن تووشی قەلەقی ئەبن تووشی لێکدانەوە ئەبن زۆر جار ئەمە وا ئەکات ئیتر واز لە خواردن بێن و ئەو خواردانەی کەوا بەسوودە بۆیان جێبەجێ نەکەن ئەو ڕەفتارانەی کە گرینگە لەگەڵ خواردنە ڕێکپەی ڕەوی نەکەن لەوانەیە زیاتر و حرەکەشیان کەمترە پیاوان زیاتر لە دەرەوەن و زیاتر کار و ئەوەیان هەیە و لەلایەکی تریشەوە ئافرەتان زیاتر هەز دەدەنە جەستەی خۆیان وەکو پیاوان زۆر جار خەمۆکیشیان زیاترەوە خەمۆکیشیان زیاتر. زۆر جار دەبین هەندێک کەس کە تووشی نەخۆشی قەبزی بووە پەنا بۆ چەند سەپلمنتێکیان بۆ چەند حەبێک دەبات بۆ ئەوەی بە ئاسانی بتوانێتن ئەو پاشەڕۆی فڕێ بدات. بەردەوامی لەسەر ئەم جۆرە حەبانە چ کاریگەریشی دەبێت هەیە لە خۆیەوە دەچێتە دەرمانخانەکان دەڵێ حەبێکی وان بدێ و بۆ ئەوەی لەم قەبزیوانە ڕزگاری بێت. بەڵێ بەکارهێنانی دەرمان لەلایەن کەسەوە بەبێ ئەوەی ڕێنمایی پزیشکی لەسەری بێ ئەمە هەڵەیەکی گەورەیە چونکە مەرج نییە هەر دەرمانی لەسەری نووسراوێ ئەمە بۆ قەبزی باشە یان ئەمە بۆ سکتو باشە ئیتر مرۆڤ بتوانێت بەکاری بێنێ سوودی لێوەربگرێ و قەبزی بە شێوەیەکی گشتی
زۆر جار مەرزیە نەخۆشی بێت لەوانەیە تەنیا چارەسەری بە دروست ئەنجامدانی ڕەفتاری خواردنی بێ بۆ نمونە زیاد خواردنەوەی ئاو بەکارهێنانی سەوزە و میوە حرەکەکردن جگەرە نەخواردن بۆیان مەرز نییە پێویستی بە دەرمان بێ وە کاتێکیش کە تووشی قەبزی ئەبیت دروست وایە کە سەردانی پزیشک بکرێت بۆ ئەوەی هۆکارەکانی و جۆری کێشەکە دەستنیشان بکرێ لە کۆتاییدا ئەگەر پێویستی بە دەرمان بوو دەبێت ئەم دەرمانانە لە ڕێی پزیشکەوە دابدرێ. باش دکتۆر زۆر زاد دەڵێن چارەسەری قۆڵۆن چارەسەرێک دەوەسێتە سەر کەسەکانەوە چارەسەری قۆڵۆن چییە؟ بەڵێ من زۆرجا بە نەخۆشەکانی خۆشم ئەو فەرمایشتە ینی دەڵێم کە بەشی زۆری چارەسەری نەخۆشی قۆڵۆن لە لای کەسەکان خۆیەتی ئەوەش بە پێی پەیڕەوکردنی ڕەفتاری خواردنی تەندروست بەکارهێنانی خواردنەکان بە شێوەیەکی ڕێک و پێک ینی بەجێگیانی ڕێنمایەکان گرنگترینیان کاتی ژەمەکان دیاریکراو بێت چونکە گەدەی ئێمە وەکو سێنسەرێکی تایە با بڵێن هەست بە کاتی خواردنەکات هەر کاتێک کە مرۆڤ لە دەرەوەی کاتی خواردنی بەکارهێنا خواردنی خوارد گەدەی لەوانەیە نەتوانێت بە شێوێژی تەندروست هەرسی بکە خواردنەکان دەبێت خواردنی تێکەڵە بن. بڵێ دکتۆر زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد عومەر لەک پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی هەناو دوور کە لە بەشی دومی بەرنامەی پاشی بۆ یاخود لە تەوەری دومی بەرنامی پاشی بۆ لەگەڵمان بوو زۆر سپاس زۆر سپاس. بەڵێ بەرنامەی پاشیف هەردوو تەوەری بە کۆتا هات ئەو کارم ئیسلام لە زاخۆوە پاکێجێکی ئامادە کردووە تایبەتە بە ڕەمەزان بایەکەوە بینەر و بیسەریان پاکێجە بین. حتا دچیت بازار گەرمتر دەبێت هەفتەم و دیگەل نزیکبوونا جەژنا ڕەمەزانێ لەڤینێن بازاری لە گووری پێداویستیان وڵاتیان گەرمتر دەبن و بازار قەرەباڵەختر دەبێت لە هەردەم و مینە هەمی هەلکەفتێن بوری وڵاتیان گازندەین گرانیا کەلوپاڵان و بەهایەن بازاری هەنە خودێ تشتێک گرۆنە الموجبی وی وازعی و vê وەختی یە گرۆنە چوت ئەرزۆنی نەکەتە تشتی قەیرۆنە عاڵەمێ پۆرە نینن خۆدە ڕۆتبێمە پێشمەرگەینە ئەمە ژیۆرەمەیال گەل ڕۆتبە عنی ڕۆتب بێن باشە نەن عنی خەلکێک هەمی فێگۆێ یە پیڤۆ هەندێ بە خودێلی بێڕۆتب یە گرۆنە وەکو دژی پۆ قەیرۆنە هەر یعنی تشت گرۆنە کار بچێک مساعدە بکەن باشە بۆ فەقیرۆ هەری کاری هەبت باشە. لە هەمبەری vêyekê jî dukandar û bazirgan û firûşiyarên ku di nava bazarî da kar dikin wêyekê navaşêrin ku bazarî biha bilindî bi xwe vedîtiye lê wan jî behaneyên xwe ji bo vê çendê hene. Pay giran tê ji gumrikê giran daxil dibit ya xwe jî mecbûr çek bawiş ser bû feydê xwe yani feydê jê bir şekil ben de wekî dî gazina dukandarî nîne neşet çi bîst خودێ چ جارە وەک vê carê tişt erzan nebiye ew jî ji ber çî alemê pare nîne maaş nîne bêpareyiye ji ber hemdê xودê giraniya me haliye nîne vespaheker me tiştê raqîtir hêşta îna dê her giran bitin erê wala nizbet Tirkiye ve miteleqim Tirkiye ve ew giran dike em jî dê giran kir ew giran neke em neşê giran Herçend li destpêka hemî mehên Remezanan filan ji laya Qeymeqamiya Qeza Zaxove bi hemahengî di gelsaziyên mîriyên deverê ji bo rêkxistin û kontrolkirina bihayên bazarî tête deynan lê herdem welatiyan gazinde ji bihayî hene. Heta ku cejin nêzik dibît germogoriya bazarî zêdetir dibît. Welatî jî gazindeyên giranbihayî û quruxkariya bazarî ji bazirgan û dukandara dikin. Li hemberî vê çendê bazirgan û dukandar jî carna berzû bilindiya bihayê dolarî û carna jî bihayên gumirkî dikine sedem. İslam Yusuf Kurdistan 24 Zaxo. بەڵێ بیستونەمین بەرنامەی پاشێڤم پێشکەش کردن سپاس بۆ هاوکارم ژڤان عابد کە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی 15 ڕۆژ یەکەمی مانگی ڕەمەزان
بەرنامەی پاشیوی پێشکەشکردن بۆ ماوەی 15 ڕۆژ لەسەر یەک دواتر من لە 16مین ڕۆژیەوە بەرنامەی پاشیو وەرگرت بۆ ماوەی 14 ڕۆژە بەرنامەی پاشیف پێشکەش دەکەم هیوادارم سوودێکمان بێ ئێوەی بینەر و بیسەرانی کوردستان 24 گەیان دەبێت ئەگەر بێت و ڕۆژی یەکشەمە جەژن بێت ئەم شەو دوایین بەرنامەی پاشیف بوو کە پێشکەشم کرد ئەگەر ڕۆژی دووشەممەش جەژن بوو من شەوێکی دیکەش دێمەوە خزمەتتان سیەمین بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم ئەمێ سوپاسی هاوکارانیشم بکەم کە تەنیا من لە کامیرە دەردەچم هاوکارانی ستافێکی گەورە لە پشکامیرەوە هاوکاری ئێمە دەبن بۆی ئەم بەرنامەیە دەچێتە پەخشەوە سوپاس بۆ تەواوی پامێران لە شار و شارۆچکەکان کە بەردەوام شەوانە لەگەڵ ئێمە بوون پارشیو و شانی ڕەمەزانیان بۆ ئێمە دەگواستەوە سوپاس بۆ برادرانی کۆنتترۆل کاک بەیار وەروە کاک میر وەروە کاک نالی کاک وەسمان ئەوانە هەموو لە بەشی کۆنتترۆل کار دەکەن وەروە هەردوو پرۆدیوسەر کە بەردەوام هاوکاری منن بەرهەمهێنەری ئەم پرۆگرامەن کاکە محەممەد وەروە کاکە بڵێسا لە ماوەی مانگی ڕەمەزاندا بەردەوام لەگەڵ ئێمە بوونە سوپاس بۆ وێنەگرانیش کاکە بڵند کا لە بەرامبەر منە وەروە سوپاس بۆ کاکاوە سوپاس بۆ کاک مەمەد کە لە سەر جیمیا و کامیرەی کە دەسوڕێت هەمووی نیشان دەدا و کاکە مەمەدە زۆر سوپاسی دەکەم سوپاس بۆ مێکاپ هاوکارانم لە مێکاپ کاکە ئامانز کاکە فەرهان کەوانە بەردەوام شانە لەگەڵ ئێمە دەمێنەوە تاوەکو و درەنگانی شەو ئەو مێکاپە بۆ ئێمە دەکەن سوپاس بۆ هاوکارانی MCR ئەوان شەوان شتاوەکو بەیانی هەردەمێننەوە سوپاس بۆ ئینجینیرنگ ڕوم ئەوانیش کە پەخشی دەکەن ڕاستە خۆیەکان وەردەگرن وەروە لە نیوزکەتەر هاوکارانم لێ کاک هێمن لەوێ پاکێجەکان کە دێنە لای ئەو ئۆنلاینیان دەکات هەروە سپاس بۆ هاوکارانم لە بەشی دەنگ کاکە گۆڤان کاکە سەنگەر کەوان دەنگەکانی ئێمە بۆ ئێوەی بینەر و بیسەری کوردستان 24 دەگوازانە هەموو ستافێکی گەورن هاوکاری ئێمە دەکەن بۆ ئەوەی بەرنمەکە پەخش بکەین و ئێوە بینەر و بیسەری بن بەو جوانەیە کە کوردستان 24 بۆ ماوەی 2 ساڵە بەرنمەی پاشیف درێژە پێدەدات بەڵێ هەروەکو باسم کرد ئەگەر بێت و ڕۆژی یەکشەممە جەژن بێت ئەم شەو دوایین بەرنمەی پاشیف بوو ئەگەر ڕۆژی دووشەممەش جەژن بوو ئەوە من شەوەیەکی دیکەش دێمەوە خزمەتتان بەرنمەی پاشیفتان پێشکەش دەکەم بەڵێ بەرنمەی 29مین بەرنمەی پاشیفم پێشکەشکردن هیوادارم لە ماوەی ڕابردوودا توانی بێتمان سوودمان بە ئێوەی بینەر و بیسەری کوردستان 24 گیان بێت بە داوتکردنی مامۆستایانی ئاینی چ لە ڕووی تەندروستیەوە سوودێکتان وەرگرت بێت هیوادارم توانی بێتمان ئەو سوودە بگەێنین زۆر سپاسان دەکەم کە ئێوەش بینەر و بیسەری بەرنمەی پاشیف بوون هەر لە خۆشی دابن.